سڵاو ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بێت و ڕۆژی سربەخۆی ئەمریکا لە هەموو لایەک پیرۆز بێت. ئەمڕۆ چواری مانگی حوتی ساڵی 2027 زاینیە بەرامبەر بە سیانزەی پوشپەڕی 2726 کوردی. ئازیزان، من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارم سیروان قەچۆ لێرە لە مۆڵی نیشتیمانی ئەمریکاوە بەرنامەیەکی تایبەتتان پێشکەش دەکەین. تا کۆتایی بەرنامەکە لەگەڵماندا بن و ئێوەش لەگەڵمان چێژ لە بۆنەکەی ئەمڕۆ و ئاهەنگ و مەراسیمە جۆرا و جۆرەکان وەربگرن. جالي مجي سلاف قال بينران إيرو شمية شاري تيرمه لواشنطن عبايته بفر سرانسري أمريكاية فيروز باهيان سالفاقرا دسودو بنجامين آسر خوبونا أمريكاية لدار دكفن دوی سالفاقرا دسودو بنجامين ده بصدام فيروز باهيان تايبت هاتن آماده کرن جبري چند ماهان و دور خستن مزن دست به آماده کاریین برفره کرن داکو روژا سر خوبونه یا 2026 با آوائه کی جدا پیک وره تی چاوره کرن و ایشف پیشاندانا لیستکین آگری یا هری درش لسر یان هری درش و هر برفره لسر آستا چیهانه به چل خلکان وره لدار خستن جبلی ویجی ده هجماره که پیشاندانن دن وکیا فروکین جنگی کو هونجی نهاد بهیزن و گلک چالاکیین کو دیروکا امریکای نشان ددن لفر لقادا نشتیمانی واشنطن جهه کو امنها لینا برنامه پیروز باهیان چاره تیرمه جسه بشان پیکته دناف دجی گوتارا سروک امریکی دونالد ترامپ و داویا روژه ده پیکوره. ئێستاش دەچینە لای هاوکارمان هیوا سەلام کە لە مۆڵی نیشتیمانیەوە لەگەڵماندایە. هیوا سڵاو و ماندوو نەبیت پێمان بڵێ بۆ ئەمڕۆ چیت هەیە؟ کەشی دەوروبەری کۆشکی سپی چۆنە؟ و بێجگە لە کەشی گەرما دەزانین گەرمایەکی زۆر زۆرە لە واشنگتن دیسی و دەوروبەری، بەڵام کەشەکە چۆنە لەوێ؟ هێرۆ بارودۆخی واشنگتن دیسی پایتەختی ئەمریکا وەکو کەش و هەوای ئەمریکا گەرم و گوڕە. لە دەوروبەرمان بە هەزاران کەس کۆبوونەتەوە بەرەو مەیدانەکان دەچن بۆ ئەوەی بەشداری لە ئاهەنگەکانی یادی دامەزراندنی وڵاتی ئەمریکا بکەن کە ئەمڕۆ ئێوارە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا گوتارێکی تێدا دەبێت. خەڵک بە پەرۆشەوە چاوەڕێن. دوێنێ ڕۆژی هەینی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە باشووری داکۆتا بوو، لە ویلایەتی داکۆتای باشوور بوو لە چیای ڕەشمۆر کە وێنەی سەرۆکەکانی چوار سەرۆکی ئەمریکای تێدا هەڵکەندراوە لە یاری ئاگرینەکان بەردەوام بوون لە چیای ڕەشمۆر دۆناڵد ترامپ گوتارێکیدا. هەروەها هەر لێرە لە واشنگتنی پایتەخت چەند ڕۆژێک لەمەوبەر دەقیقاً لە 24 مانگی شەشدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا گوتارێکی پێشکەش کرد. لە گوتارەکەیدا ڕایگەیان کە ڕۆژە خۆشەکانی ئەمریکا، ڕۆژەکانی سەرکەوتنی ئەمریکا گەڕاونەتەوە. ئێستا ئێمە لە پێشەنگی ئەمریکادا دەژین. ئێستا ئەمریکا پێشەنگی جیهانە. داوای لە خەڵک کرد کە لە ئەمڕۆدا لە 4 مانگی حەوت لە ڕۆژی سربەخۆبوونی ئەمریکا دوای 250 ساڵ هەمووان بەشدار بن و بەڵێنی بە هاوڵاتیانی ئەمریکادا کە ئاهەنگەکان دەجار لە هەموو ئاهەنگەکانی پێشووتر بەرفراوانتر بن و یاریە ئاگرینەکان سەرسامکەر بن. هەروەها دڵخۆشی خۆی دەربڕی کە ئەمریکا گەیشتۆتە ڕۆژێکی لەم جۆرە و داوای لە نیشتیمان پەروەرانی ئەمریکا کرد کە هەمووان لەو ڕۆژەدا ئامادە بن. هەروەها ڕۆژی 1 مانگی حەوت لە ویلایەتی باکووری داکۆتا لە داکۆتای باکوور دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئامادە بوو لەوێ بەشداری کرد لە کتێبخانەی کردنەوەی کتێبخانەی ڕۆزڤالت کە 450 ملیۆن دۆلاری تێچووە و بەشێکە لە پارکی نیشتیمانی تیۆدۆر ڕۆزڤالت. ئەمە بڕەپارەیەکی زۆری تێچووە ئامانجی دەوڵەتی ئەمریکا، حکوومەتی ئەمریکا لەم کردنەوەی ئەم کتێبخانەیەوە ئەم پارکە نیشتیمانیە ئەوەیە کە زۆرترین گەشتیار بۆ ئەو شوێنە ڕابکێشێ. هەر ئەمڕۆ لەم کەش و هەوا گەرم و گوڕەی واشنگتنی پایتەخت ئێمە ڕای هاوڵاتیانمان لەبارەی ئەم ڕۆژەوە وەرگرت. گفتوگۆمان لەگەڵ چەند هاوڵاتیەکی ئەمریکایی کرد، دڵخۆشی خۆیان سەبارەت بەمڕۆ دەربڕی، فەرموون بە هەمومان بەیەکەوە گوێ لە گوتاری ئەم هاوڵاتیانە، لە قسەی ئەم هاوڵاتیانە لەبارەی وڵاتەکان و ڕۆژی دامەزراندن و سربەخۆبوونی ئەم وڵاتە گویان بۆ بگرین بزانین چی دەڵێن. خۆشمان هەیە ئێمە لە شاری هیستنی تەکساسەوە هاتوین
ئەمڕۆ ساڵیادی 250 ساڵی دامەزرانی وڵاتەکەمانە. زۆر خۆشە و زۆریش گەرمایە. بە بۆنەی ساڵیادی سربەخۆیی ئەمریکاوە ئاهەنگ دەگێڕین. ئەمریکا ئەو ئازادیەی بۆ ئێمە دابین کردووە کە چەندین گەلی دیکەی جیهان خەونی پێوە دەبین و نیانە. من حەز دەکەم کە چۆن ناوی وڵاتەکەمان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە، خەڵکەکەشمان هەر وەکو ناوەکە یەکگرتوو بن. ئەگەر یەکگرتوو بین وڵاتەکەشمان هەروە گەشاوە دەبێت. ئێمە لە نەیپڵسی فلۆریداوە هاتوین بۆ واشنتن دیسی. هەموو شتێک ناوازەیە کە ئەمڕۆ لێرەین و مای خۆشحاڵەیەکە وڵاتێکی لەم جۆرەمان هەیە و دەتوانین ژیانمان بەم شێوەیە کە هەیە بەردەوام بێت. ئاهەنگی گەورە لە تەواوی ئەمریکا بەڕێوە دەچێت و بیستمان کە لە شاری نیویۆرکیش ئاهەنگێکی ئەجگار گەورە هەیە. بەڵام لە بۆنەی سربەخۆی ئەمریکادا واشنتن دیسی باشترین شوێنێکە هاوڵاتی سەردانی بکات. هێرۆ خەڵک لێرە زۆر دڵخۆشن بە جلوبەرگی ئاڵاواڵاوە بەشداریان کردووە و قەدری ئەو ئازادیە دەزانن کام وڵاتە بۆیانی دابین کردووە. ئەمەش لە وەکو لە چاپێکەوتنەکان بینیتان ئێمە لێرە قسە لەگەڵ خەڵک دەکەین لە هەمان کاتدا دەنگە دەنگێکی زۆر هەیە. فڕۆکەکان لێرە لە ئاسمانی واشنتن چەندین نمایشی جۆر بە جۆر دەکەن و سەرنجی هاوڵاتیان بەلای خۆیاندا ڕادەکێشن. باشە هیوا ئەم دەزانن تە بەحسا گۆتارە سەرۆک ترامپ یا ئیشەف کرد وێ هەلبە دەداویا وێ بەرنامەیەک و بە ئەوەیەکی بەرفرە هاتی ئامادەکردن تە بەحسا وەیەکێ کرد لێژبلی وێ چ چالەکێن سەرۆک ترامپ هەنە هەفتیا چووی لە گەلک ویلایەتەم وەکو تەژی گوت کە داکۆتا باکوور و باشوور وەکی دن ئیرۆ چ چالەکی نوی هەنە؟ ئەمڕۆ دۆناڵد ترامپ بەگشتی لە کۆشکی سپی بووە و سەردانی چەند شوێنێکی کردووە بەگشتی هەموو بابەتەکان لە دەوری ساڵیادی 250 ساڵی ساڵیادی دامەزراندنی ئەمریکا دەخولێنەوە، گرنگێکی زۆر زۆری پێدراوە و ئەمڕۆ ئێوارە دۆناڵد ترامپ لێرە دەبێت لە ناشنال مۆڵ لە مەیدانی نیشتیمانی گوتارێک بۆ ئەو کەسانە پێشکەش دەکات کە لە سەرتاسەری ویلایەتەکانی سەرتاسەری ئەمریکاوە ئامادەیان هەیە هاتوون بە پەرۆشەوە چاوەڕێی ئەو گوتارەی دۆناڵد ترامپن کەوا چاوەڕوان دەکرێت بابەتی زۆر گرنگ بوروژێنێت. گەلێک سپاس هیوا سەلام تمارە بوو پێش کۆشکەسپی هێرۆش خۆ هیوا بەحسا هیوا بەحسا وێ گۆتارە سەرۆک ترامپ کرد لەوێ لە پشتی ئەم قسە لێرەوە دەکەهان وێ دەکەی وێ ئیشە پشتی چەندەم ژمێران بەڕاستی سیروان ینی ئێمەش ئەو کەسانی کە هیواش قسەی لەگەڵ کردبوون بینیمان ئەو خەڵکانە بەو گەرمایە ئێمەش کە هاتین بینیمان ینی گەرمایەکی زۆر زۆرە ئەمڕۆ لە واشنگتن بەڵام بە هەزاران کەس ڕژاونەتە سەر شەقامەکانی واشنگتن دیسی بە پیر و گەنج و مناڵەوە بۆ ئەوەی یادی سەربەخۆی وڵاتەکەیان بکەنەوە ئەو جەژنە بگەڕن ئەو گەرمە هەنگی گەرم بووژی و هەنێک چالاکی هاتن بەتاڵکردن بەس تەڤۆلۆژی وەکتە گوت وەکو هیواژی گوت وەکو مەدید بڕاستی بە هەزاران خەڵک لە دەردۆرە مەهەنت وێ گەرماهیا ینی یەک ژ ڕۆژن هەری گەرم بیێن ئەمریکانە ئیساڵ وێ هابینێ هێرۆ دوێ ڕۆژە سەرخۆبوونێ دە گەلێک تشت هەنە وەکو نمونەت ینی ئەم ڕۆژە سەرخۆبوونێ گەلێک کەڤنەشۆپی و نەرێت هەنە و یەک جوان ئەوەکو دەما هەنە کۆچبەر هەنە گەماگو دەچن سەر لێدانە وڵاتی بوونە ئەمریکای دەکەن حکوومەت چت کە حکوومەت دوێ ڕۆژێدا بە هەژمارە کەس کۆم دکە و لە جەهێکی وەکو بە ئاوایەکی سمبولیک بێژن ئەو هەژمارەکە نوژ وڵاتیان ئەمریکی دوێ ڕۆژێدا لە ئەمریکا زێدە بن ئەمریکا وەکو وڵاتی کۆچبەران ینی یەک جوان چالاکیان لە ماونتڤێرن جهێک و ماڵا سەرۆکی یەکەمیە ئەمریکا جۆرج واشنتۆنە لێ دەکێ ئەو یەک بوو هەفکارێ مە مەریوان حەمە ئامادە بوو لور صد کۆچبەر بوون نووترین وڵاتیان ئەمریکا کام هەڤرە لەوێ راپۆرتە هان تەماشە بکەن. ئەمڕۆ لە ماونت فێرنۆن کە شوێنی نیشتەجێبوونی جۆرج واشنتن بۆ یەکێکە لە شوێنە هەرە مێژویەکانی ئەمریکا 150 کەس کۆبوونەوە بۆ بەشداریکردن لە پرۆسی بوون بە هاوڵاتی ئەمریکی. ئەم 150 کەسەکە هەتاوەکو ئەمڕۆ هاوڵاتی وڵاتانی تر بوون لە پرۆسەیەکدا بوون بە هاوڵاتی ئەمریکی. That I absolutely and yeah, it's just beyond happy, you know. It's like the memorable days of my life and become U.S. citizen.
Yeah, very happy. Very happy. Yes. Thank you. Thank you very much. اوكي اما چاپی کوتمان لەگەڵ ئەم خانما کرد کە ئێستا بوو بە ڕسمی بووە بە هاوڵاتێکی ئەمریکی ناوی ناتاشایە خەڵکی تایلاندا و ئەڵێ زۆر خۆشحاڵم بە ئەم ڕۆژە بەو هەموو بۆنانە بە هەر سێ بۆنی بوون بە هاوڵاتی بوون ڕۆژی 4 تەمووز و هەروەها یادی 250 ساڵەی ئەمریکا. زۆر دڵخۆشم ئەمڕۆ یادی 250 ساڵەی ئەمریکایە. ڕۆژێکی زۆر گەرمە بەڵام هیچ کێشەم نییە. زۆر سپاسگوزارم کە دەبمە هەوڵاتی ئێرە. خێزانەکەم لێرە لەگەڵ من، کچە بچکۆلانەکەم لەگەڵمە، لەگەڵ هاوسەرەکەم. خوددا ئەمریکا بپارێزێت. ڕۆژێکی زۆر مەزنە. زۆر سوپاسگوزارم کە ئەمڕۆ دەبینم و دەبمە هاوڵاتی ئەمریکا. سوپاسگوزارم دوای ئەماش دەچینە دەرەوە و ئاهەنگ دەگێڕین. ئەم پرۆسەیە بۆ زۆربەی زۆریان یا بۆ هەمویان نەتوانین بڵێین کە پڕبوو لە هەستێکی زۆر قوڵ، هەستی سوپاسگوزاری و هەستی دڵخۆشی بەوەی کە بوون بە هاوڵاتێکی ئەمریکی لێرە بە تایبەتی لەم ڕۆژەیە کە ڕۆژی یادی ڕاگەیاندنی سەربەخۆیی ئەمریکایە لە ڕۆژی 4 تەمووزەوە هەروەها 250 ساڵەی ڕاگەیاندنی سەربەخۆیی ئەمریکایە و جگە لەوەش لە ماڵی جۆرج واشنگتن. بۆنەی ئەم ساڵ لەلایەن دوو دامەزراوەی جیاوازەوە ڕێکخراوە یەکێکیان ئەمریکا 250 کە گروپێکە لەلایەن هەردوو پارتی کۆنگرێسەوە پشتیوانی دارایی بۆ سازکراوە و لەگەڵ دامەزراوەیەکی پارکی نیشتیمانی کۆشکی سپی هاوکاری کردووە بۆ ڕێکخستنی ئەم بۆنە مەزنە بێجگە لە واشنگتن لە سەرانسەری ئەمریکا ئاهەنگگێڕان و بۆنەی جیاواز ڕێکخراوە. هاوکارمان مەریوان حەمە لە یەکێک لە بۆنەکانی ئەمڕۆ لە ماڵی جۆرج واشنگتن یەکەم سەرۆکی ئەمریکا لە ماونت ڤێرنن ئامادە بوو. مەریوان ئێستا لەگەڵماندایە، با بزانین مەریوان چی پێ بۆمان. مەریوانم کاتت باش و ڕۆژی سەربەخۆیت پیرۆز بێت. بەڵێ لە ئەم بەیانی ئەمڕۆ ڕۆشتین بۆ ماڵی جۆرج واشنگتن لە ماونت ڤێرنۆن تقریباً نیو ساعتێک لێرەوە لە باشووری دیسیەوەیە. ئەم شوێنێکی زۆر مێژوویە، ساڵانە نزیکەی ملیۆنێک کەس سەردانیەکەن بۆ بەرزڕاگرتنی یادی یەکەم سەرۆکی ئەمریکا کە سەرکردایەتی بەدەستهێنانی سەربەخۆیی و هەروەها ئەو سیستەمی دیموکراسی و ئازادی کە لە ئەمریکا هەمانە داینا. لەبەرەوە لە ڕۆژی 4 مانگە 4 هەموو ساڵێ لێرە خەڵک ئەو یادەکەنەوە. چەندین چالاکی تیا ئەنجامە درێت لەوانە وەکو لە ئەو راپۆرتەیە باسمان کرد پرۆسەی بوون بە هاوڵاتی، چالاکی تری تیا ئەنجامە درێت، نزیکەی 8 ساعات چالاکی هەیە. چالاکی تر وەکو یەکێک لە چالاکیەکانی تر بریتی بوو لە نمایشی نواندن بە جلوبەرگی ئەو سەردەمی شۆڕژگێڕی لە ئەمریکادا. ئێستش هەنێک کلیپمان لەو بارەوە هەیە بە تەماشایان بکەین. چالاکیانەی کە ئەمڕۆ لێرە کرێت ڕۆژێکی تەواو پڕ لە چالاکیە، بریتیە لە نواندنی بۆ ئەو سەردەمەی کە سەردەمی شۆڕژگێڕی ئەمریکا بوو. کۆمەڵی خۆبەخش بە جلوبەرگی ئەو کاتە و بە چەک و تەقەمەنی ئەو کاتەوە نواندنەکەن بۆ پیشاندانی ئەوەی ئەو ڕۆژانە چۆن بوون و کەسێکیش بە جلوبەرگی جەنەرال واشنگتنەوە لێرە قسەیان بۆ کات. I'm honoring my family ancestors who participated. ئەوتی هەست و سۆزێکی زۆر تایبەتی هەیە هەستەکە لە باو باپیرانیەوە نزیکە کەوتی باو باپیرانی بەشدار بوون لە شۆڕشی ئەمریکا و جەراوتی 12 ساڵەیە بۆ ئەم بۆنەیە. ئەم ساڵ تایبەتە لەبەرەوەی یادی 250 ساڵەی ئەمریکایە
ووتی ئەوەیەوێت بۆ 250 ساڵی تر ئەمریکا هەر هەوڵ بدات لەوەی کە دەوڵەت بنیاد بنێت چونکە لێرە وتە هەیە کە ئەمریکا هەمیشە هەوڵەیە بۆ ئەوەی کە ویلایەتە یەکگرتووەکان باشتر بکرێت ئەوتی ئەوە ئومێدەکێتی وەوتی ئەمڕۆ هەستەکە زۆر لە باو باپیرانیەوە نزیکە و پیرۆزبایی ئەم ڕۆژە شکات. هێرۆ سیروان وەک باستان کرد ئەمڕۆ زۆر گەرمە لەوێش زۆر گەرم بوو بەڵام لەگەڵەوەشتا هەزاران کەس لەوێ بوون ئێمە نزیکەی 20 دقە بە پێ چوین تا گەشتینە شوێنی مەراسیمەکەەوە ئەو شوێنەی کە بۆنەکانی لێکرابوویەوە چەندین چالاکی ڕێگە خرێ لە چالاکی مۆسیقاوە تا چالاکی خوێندنەوەی دەقی ڕاگەیاندنی سربەخۆیی بۆ چالاکی مێژویی تر و نواندنەکەی کە باسمان کرد لەگەڵ یاری ئاگرینە ئەمە هەموو ئەوانە بۆ ئەوەی کە ئەم یادە بەرزڕاگرن بەڵام بۆ زۆری خەڵک لەم ڕۆژەیە چوون بۆ ماڵی جۆرج واشنگتن تەنها بەرزڕاگرتنی یادی ئەمریکا نییە بەڵکو پەیوەستبوون و نزیک بوونەوەیە لە یەکەم سەرگردەی ئەم وڵاتە یەکەم سەرۆکی ئەم وڵاتە کە ئەم سیستەمەی ئەمڕۆی بۆ ئەم وڵاتە بەرهەمهێناوە. سپاس مەریوان. سیروان یەک شت کە ئێستا مەریوان باسی کرد کە خەڵکەکە چەندێک پەیوەستن بە بابلین بۆ سیستەمەی ئەم وڵاتی پێکێناوە بۆ ڕۆژی سەربەخۆییان ئێمە ئەم کاتێ هاتین بۆ ئێرە و لە بەناو واشنگتنە هاتین ینی ئەوەی کە سەرنجڕاکێش بوو بینیم خەڵکەکە بێجگەلەوەی کە چۆن وڵاتەکەیان بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا یەکگرتوویەک بە خەڵکەکەەوە دیارە ئاویان بە یەکتریەدا خەڵک لەوێ دانیشت بوو ئاویانەدا بە خەڵکی ینی ئارتێش ئەمریکی ژیان ناشنال گارد بابلین گاردی نیشتیمانی ئاویان بەسەر خەڵکا بڵاوە کردەوە هاوکاری خەڵکەکەیانەکردن جا ئێستا پاش کەمێکی تر ینی پشتی ئێمە هێشتا بەتاڵە خەڵک نەهاتوە چونکە مەراسیمەکە لێرە لە پاش کاتژمێر 5 ئێوارەوە دەستپێکە بۆیە هێشتا چۆڵە بەڵام خەڵکەکە هەمووی لەسرە ینی 2 سعات 3 سعاتە لەسرە ڕاوەستاون تا بتوانن بێنە ئێرە و گوێ بگرن لە وتاری سەرۆکیان. ڕاستەش ینی گەرمێ تەسیر لەوەیەکێ نەکرد. جارك دن سلاف براسيل وروجك لكي تايبة لواشنطن وسرانسري أمريكا آلاين أمريكا للسرانسري بايتختا أمريكي تين ديتن إبراسي أفعالا كو حركس نتني الأمريكا للسرانسري جيهاني ناستكا كو بينجي ستيري كو سيزده هلانن نهر غافو صابو يعني جدا سبيكا كو أمريكا سرخبونا خو ورقرت هيرو حطانها قال اف آلا هاند قال قونا غار درباس في براسيت شكي بالكيش تشتاقو خلق سرانسري جيهاني نازدكن نا تشيروكا تفاهيه افكاري ما صالح دميجر في درباري ده رابورتك اماده كريت ده بحث سربيهات يا آلا امريكيتك دیروکا آلا امریکای و دیگر روجن دسپیکین دامزراندنا ولایتین یک بوین امریکای و او گشبونا ولید نوا 205 سالان دا نشان داده. یکم آلا فرمی امریکی ده 14 حزیران 1777 ده جعالی کنگریسا پارزمینی و هات پجراندن و نها وکو روجا آل تیپیروس کرن. کنگرسه و دمه بریاردا که دوی 13 خیزن سور و سپیین لسر هفو 13 سترکن سپی لسر روبرک شین لسر آله هبن که سمبولا 13 کلونین اوریجیناله. هر که امریکا برفره بو آلهات گوهرتن دا که زیده بونا ولایتان نشان بده. ده دسپیک دا خیزه که سترکک شبو هر ولایت که نو هاتن زیده کرنو آله که 15 خیز و 15 سترک چه بو که جه سال 1795 حتی 1818 ما. ده 1818 دا کنگرس بریاردا کو آله وگرینه 13 خیزان وکو ریزهینان جبو کلونین اوریجینال لی ده همان دمه ده جبو هر ولایت که سترکک نو لی زیده ببه.
سرکن نو د 14 تیرمه ده پشتی کویلا تولیکیتی ببه به فرمی ورن زده کرن اف سیستم جوه دمه و لجیه خمایه د دیروکا امریکای دا آل 27 جاران هاتیه گوهرتن هر دقیقه آله قناقه که گرینگ د برفرهبونا ولیتا نشانده ده آلا 5 سرکی آنها د 4 تیرمه سال 1960 دا فرمی بو پشتی کوهاوایی د سال 1959 دا بو ولایت پنجمین تشتکی بالکش دوی درباره ده او کو آلا نها جعالی خوندکار دبستان ناوین 17 سالی رابرت هفت و وکو پروژه که دبستانی هات دیزاین کرن ده دسپیک ده پلیا بی لسر پروژه ورگرد لی ماموسته وی پلیا وی گوهرند بو ای پشتی کو کنگرس دیزاین وی وکو آلا نویا نشتمانی هلبجارد ایرو آلا امریکای بهتری سمبولا ولایت و کلونیانه او سمبولا دیروک یکیتی آزادی دموکراسی و قربانین کسین کجبو ولید خدمت کرنو او پاراستنه لبادبه دەگەڕێنەوە بۆ دەرەوەی ستودیۆ هاوکارمان ئارش ساڵح لەوەیە لە واشنگتن و لە دەوروبەری با بڵێن مۆڵی نیشتیمانی ئەمریکا ئارشمان لەگەڵا ئارش سەرەتا ڕۆژی سەربەخۆیەک پیرۆز بێت و دەمەوێت بزانم کەشەکە چۆنە بەشداری خەڵک چۆنە پێمان بڵێ چییە گوزەرێ لەوێ زۆر سپاسێرۆ من لەو شوێنم کە شەقامی سێهەم و شەقامی کەنستیتیوشن بە یەکەگەن بەڕاستی خەڵکێکی زۆر لێرن لە نێوانە و شەقامی کەنستیتیوشنە یان شەقامی یاسای گشتی تا شەقامی سربەخۆیی پارکێکە کە هەروە باژەت پێکرد پێی دەڵێن پارکی ناشناڵ ماڵکە درێژیەکەی 3 کیلومترەوە کۆنگرەکە و بینایەکە لە پشت منەوەیە گرێ دەتاتەوە بەو شوێنەی کە مۆنیومنتی یان مجەسەمەی ئابراهام لینکۆڵنیان تیادا ناوە لێرە پەیوەندی بەوە هەیە کە چۆن دانیشن یا چۆن لەسەر پێڕاوەستن نزیکەی 500,000 کەس تا 1 ملیۆن کەس دەتوانن لێرە ببن و ئێستا خەریکی نەبینین کە ئەو ڕێژەیە خەریکە کاتژمێر بە کاتژمێر یا دقە بە دقە خەریکە زیاترە بێت و خەڵکەکە خەریکن زیاتر دێن لە ڕاستی ئەمە سەرڕایەوە کە ڕۆژێکی زۆر زۆر گەرمە بەڵام خەڵکەکە تەنیا لە شاری واشنگتنەوە نەهاتوون بەڵکو لە سەران سەری ئەمریکاوە و لە شوێنی زۆر دوورەوە هاتوون هەندێکیان لەبەرەوەی شوێنەکەیان فێنک و سارد بووە پێشتر عادەتیان بەو گەرمایە نییە کە لێرە هەیە وای لە ڕاستیدا لە ڕادە بە دەر خەڵکەکە لێرە زۆرن وات ئێمە ئەوەش خەریکن دەربازەکەن دەرباز بن بەلامانەوە خەریکن بەژی ئەمریکا هەڵێن لەگەڵ کۆمەڵێکیان قسەمان کرد و توێژمان کرد دەتوانین گویان بۆ ڕابگرین ئەگەر شتەکە ئامادە بێ فەرموون لە کەنەتیکێتەوە هاتوین دەرەوەی هاروارد ئەزانی چۆنا ئێرە یەک تۆز گەرمترە لە کنتاکی بەڵام شێدارەوە بەگشتی وەکو لای خۆمانە ئازادی بیرروڕا ئەو مافانەی کە خوا بە ئێمەی داوە و وڵاتێکی زۆر خۆش من لەگەڵ گروپێکم کە پێکەوە لە نیو ئۆرلەنزەوە هاتبووین کە هەمومان ماتۆرمان پێ و بڕیار بوو پێکەوە نمایشی ناوشەقام بکەین بەڵام لەبەر گەرما هەڵوەشایەوە گروپێکی چلکەسینی و ئیتروتمان با پێکەوە ئەم شوێنانە ببینی ئەمریکا لە باشترین دۆخیدا بریتیە لەو وڵاتەی کە تێیدا دەتوانرێت باشترین شتەکانی دنیای تێدا بەدی بهێنرێت بەڕاستی دووشتی سەرەکی لێرە گرینگن ئێستا یەکێک گەرمە و ئەوەی کە خەڵکەکە بتوانن بە ڕێژەی پێویست ئاو بخۆنەوە کە بە شێوازی کارتی جیاواز کە وەکو ئەو کارتانی کە لە گۆڵفا بەکاردێن سیارەی گۆڵف خەریکن ئاو بڵاو دەکەنەوە لە ناو خەڵکەکەیەوە بە خەڵکەکە ڕادەگەنەوە یەکێکەوە یەک بابەتێکی تریش بابەتی ئاسایش و سەکیوریتی ئێرە یەکە بەشە جیاوازەکانی ئێرە لە پۆلیسی مترۆپۆلیتەنەوە واتە پۆلیسی واشنگتن دیسیەوە هەتا پۆلیسی سیکرێت سەرویس و شوێنە جیاوازەکان لێرە بەشداریەکەن لە پاراستنی ئاسایشی ئێرە ڕاستی تشتێکی خۆشە ئارش لە عالەیەکی هەنێک ئاوێ بەلاو دەکەن لە خەڵکێ و لە عالەیەکی دیژی وەختام دەهاتن ئەز و هێرۆ و هەفکارامە بێریڤان یوسفی وەختام دەهاتن هەنێکە باوشینگ ئەوەی گۆژ خۆش یاری بەلاتکردن لە خەڵکی تشتێکی باڵکێش و گەلێک سپاس ئارش سپاس بەڵێ ڕاستە بەریوان بەڵێ ئارشین بمەڕی ئارش تخواست تشتێکی بێژە وەرە
ئارش بڵێ گوێمان لێ بەڵێ خەڵکەکە لێرە خەریکن زۆر لە ڕادە بەدەر زۆرەکەن و ئەگەری هەیە هەر کاتەگەری هەیە لە ترایپادەکەمان بدەن و وەریگەڕێن لەبەرەوەی بەڕاستی ئەوەندە خەڵکەکە زۆرن کە جیان نابێتەوە لە ناو شوێنێکی ئێمە ڕاوەستاوین لێرەدا شوێنێکی پیادەڕەوەی زۆر گەورەشە و خەریکن هێدی بەر یەکەکەوین بەڕاستی بەڵام ئەزانم یانێ وەکو ئەوەی مێژووی ئێرەش بەڵێ بەڵێ ئارش قسەکە تاواکە فەرموو باسی مێژووتە کرد بەڵێ ئەزانن کە ئەمە لە ڕاستیدا 4 جوولای یەکەم ڕۆژ نەبووە کە ئەو ڕاگەیاندنی سەربەخۆیە لە کەم جار واژۆکراوە ڕۆژی 4 جوولای تەنیا 2 کەس واژۆیان کردەوە بەڵکو ڕۆژی 4 جوولای ڕۆژە بووە کە ئەو کۆنگرەی کانتیننتاڵە بە تەواوەتی دەنگی هەموو لایەنەکانی وەرگرتووە و توانویەتی بیکات بە ڕۆژی سەربەخۆی ئەگینا قەرار بوو ڕۆژی 2 جوولایش بێەوە تەنانەت ئەو کاتەش باس لەوە کراوە لە ڕێبەرانی ئەمریکا باسییان لەوە کردووە کە داهاتوەکانی ئێمە ڕۆژی 2 جوولای یا 2 حوت وەکو ڕۆژی سەربەخۆی بەبیر دێننەوە بەڵام هێدی کاتەکە گۆڕانی بەسەرا هاتووە 4 جوولای وەکو ئەو ڕۆژای تر بیر دەکرێتەوە. بەڵێ سپاس ئارش کاتێکی خۆش جارێ و هیوادارم بڕۆیتە شوێنێکی فێنک و ئاویش بخۆیتەوە سپاس دەکەین. سپاسارش هێرۆ تشتا گۆهارێش بەس دکردن هاشخوا ئەوژی جەمە بوو یعنی ئەف ناشنال مۆل کۆ ژڤر ژێ پشمە حتا ئاڤاهیا کۆنگرسا ئەمریکی کۆ ئاڤاهیا ئۆفیسێن دەنگە ئەمریکا ژیلورن تەنێ بەح وەک ئارێش کوت ئەم تەنێ بەحسا 3 کیلومترا دکن ژنها و حتا داویا شەوێ وێ بە هەزاران ئەز نزانم وێ هەژمار چەندە بەس وێ بە 10,000 کەس لەبەر ئامادە بن ئەمە هێشتا گەرمە جا پاش چەند کاتژمێرێکی تر فێنکتر ئەبێ خۆرەکە کەمە بێتەوە ئێستا کاتژمێر نزیکەی 5 ئێوارەیە بە کاتی واشنگتن هێشتا خۆر گەرمە ڕاست ئەس بێژم هێدی وەختا ببێ دەما گۆتارا سەرۆک ترامپی وێ بێتر خەڵک وەرن لێدەکە ئامادە بن وەک من گوت ئەف سەحنا الپشمە وێدەکەی سەرۆک ترامپ گۆتارە خۆ یا چارێ تیرمەهەیە پێشکەش بکرد. بەڵێ ئاهەنگی سربەخۆیی ئەمریکا نەک تەنها لە ئەمریکا بەڵکو لە سەرانسەری جیهاندا دەکرێت سربەخۆیی 250 ساڵ بە چەندین شێوەی جیاواز یاد دەکرێتەوە لە ئەوروپا لە دڵ یەکێتی ئەوروپا لە بروکسل مەراسیمێکی شایستە سازکرابوو. سەماکردن لە ئێوارەیەکی هاویندا لەگەڵ مۆسیقای ناوچەیی کە لە دەوروبەری پارکەکە دەنگی دەهات ئاڵای ئەستێرە و هێڵ لە سەری ئەمریکاش کە دەشکایەوە هەستتە کرد لە کارناڤاڵێکی ویلایەتی ناو ئەمریکای بەڵام لە ڕاستیدا ئەمە بروکسل بوو. بەلجیکا ئاهەنگێکی گەورەی لەدایکبوونی بۆ ئەمریکا ساز کرده بوو. لە پارکی سینکوێنتەر لە پایتەختی بەلجیکا بەڕێوەچوو تامێکی ماڵەوەی پێشکەش بۆ ئەمریکایانە کرد کە لە ئەوروپا دەژین و کار دەکەن و هەلێک بوو بۆ تاقیکردنەوەی کەبابی کلاسیکی ئەمریکی بۆ ئەو ئەوروپایانەی کە بە برسێتی هاتبوون بۆ ئەوێ. کۆمەڵێک کەسایەتی بەرز وتاریان بۆ ڕۆژی لەدایکبوونی ئەمریکا هەبوو لە نێوانیەدا سەرکردە باڵاکانی ئەمریکا کە لە ئەوروپا بوون. ماوەی 250 ساڵە ئەمریکیەکان دۆزی ئازادیان پێشخستووە و ڕوبەڕووی هەموو ئاڵنگاریەک بوونەتەوە و بەڵێنی ئازادیان بۆ نەوە لە دوایینەوە فراوانتر کردووە. ڕاگەاندنی گەلێکی ئازاد و سربەخۆ لەلایەن ئێمەوە لە چوارچێوەی ڕۆشنگەریەکی فراوانتری ئەوروپادا سەری هەڵدا. مێژووی شارستانی هەڵبەشمان بە پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ ئەوروپا قوڵی و بەردەوامی دەبەخشێت. هەروەها سەرکردەکانی ئەوروپا بۆ ئەو جەماوەرەکە لە پارکەکە کۆبوود بوونەوە قسەیان کرد. لە کاتێکدا 250 ساڵی ئەو شارە درەوشاوی سەرگردەکە یاد دەکەینەوە دەمەوێت پیرۆزبایی ڕۆژی سربەخۆیی ئەمریکا بکە. ئەوە ئەو شێوازەیە کە ئێمە جیهان دەبینین هەمان ئەو بیرروبۆچوونەیە کە دەسەڵات هیگەلە. لە ئێستادا پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئەوروپا بەهۆی پرسەکانی وەک بازرگانی بەرگری و ململانەی ئەمریکا لەگەڵ ئێران ئالۆزا
بەڵام هەندێک لەو بلژیکیانی کە بەشداریان لە ئاهەنگی لەدایکبوونی ئەمریکادا کردبوو پەیوەندیەکی قوڵتریان بە ئەمریکاوە دەبینی کە پێش هەر گرژیەک بوو. ڕاستیەکەی ئەوەیە کە بەبێ ئەمریکا ڕەنگە ئەمڕۆ وڵاتێکی سربەخۆ نەدەبوون. پێم وایە زۆر شتمان هەیە کە سوپاسگوزاری بین. هەروەها پێم وایە ئەمریکا ڕۆڵێکی زۆری هەبووە لە یارمەتیدانی ئێمە بۆ گەشەکردن و بوون بە ئەو نەتەوە دەوڵەمەندەی کە ئەمڕۆ هەین. دوای 250 ساڵ یەکێک لە باشترین دموکراسیەکانی جیهانیان هەیە. ئەندامانی سوپای ئەمریکا ئامادە بوون ئاڵای ئەستێرە لەسەریش لە دەوروبەری پارکەکەدا دیار بوو کە دەشکایەوە. لەوێ لەگەڵ ئەوروپیەکان و ئەمریکایەکان بە هیوای 250 ساڵی دیکە لە هاوبەشی و ئاواتی هاوبەش و ڕەنگە هەڵداگێکی هاوبەشیش. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە ساڵی 1872 منداڵێک لە ویلایەتی ڤێرمۆنت لەدایکە بێت، بەڵام پاشان ئەو منداڵە دەبێتە 30هەمین سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. با پێکەوە زانیاری زیاتر گۆڕاگرین. کالڤن کۆلیج سێهەمین سەرۆکی ئەمریکا و تەنها سەرۆکی ئەم وڵاتەیە کە ڕۆژی لەدایکبوونی هاوکاتە لەگەڵ ڕۆژی لەدایکبوونی ئەمریکادا. ئەو لە 4 مانگی حوتی ساڵی 1872 لەدایک بوو، ڕۆژێک کە هاوکاتە لەگەڵ یادی سەربەخۆی ئەمریکادا. ئەمە وای کردووە کە کۆلیج یەکەم و تاکە سەرۆکی ئەمریکا بێت کە لە هەمان ڕۆژی دامەزراندنی وڵاتەکەی لەدایک بوو بێت. ڕاستیەکی مێژووی سەرنجڕاکێشیشە. لەبەرەوەی لە ڕۆژی سەربەخۆیدا لەدایک بووە، ژیانی کۆلیج بۆ زۆرێک لە ئەمریکایەکان سمبولی پەیوەندیەکی تایبەتە لە نێوان مێژووی وڵات و ڕێبەرایەتی سیاسیدا. ئەم هاوکات بوونە تا ئێستا بە یەکێک لە ڕاستیە سەرسوڕهێنەرەکانی مێژووی سەرۆکایەتی ئەمریکا دادەنرێت. بله هیرو شتک گلک چه باکش هنه گلک چیروکی باکش کلی دای سروکات یا و سروک in امریکا مجوی ولاتی ده هنه برحال متخصص دست فکر برنامه دست پرسه کشته بکم هیرو برگو ازو تا امجی کوچ برن هم هاتن ام وکو فنابر هاتن امریکا لی حیان هاجی تی بیرامه یکم جار مروجا صفبونه لکیده که پیروز کرد لی بریز آخو بیشم تل لکیده که کری هیرو و تکنگی هات چه سالی هات هیرو دمیرجا لنا وقتهاش بالام یکم روجی سربخوبون من لایری پنسیلوانیا بینیم و یکم جاری شنبول ژیان ما کە ڕاستەوخۆ یاری ئاگرینەکان ببینم. وتلجهەکی باش وش بەرگۆ پێنسیلڤێنیا بوو. ئێمە ئەز لەڤر بووم هێرۆ ئەز لە ڤیجێ هام بووم ئەز و چەند هەواڵێکی خۆنی ئەم بێژن کورد و عەرەب و ئەمریکی بوون لەوێ دەکەی بوون ئەم هاتن جارە یەکەم تشتێکی گەلێکی باڵکێش بوو. ئەوە هەر ئێستاش با بڵێن کۆنسێرتی میوزیکی ڕاک لە پشتمانەوە دەستی پێکردووە ئێستا و هێواش هێواش دەست پێکات و گوێمان لە دەنگی گۆرانەکانە هیوادارینەوەش گوێتان لێبێ ئەو گۆرانیانە. بله گلی بیناران یک جتشتین بالکش این پیوندیا و روژا سرخوبون امریکا هی اوکو دو سروکین امریکی ده همان روژه دمرن لی بالکشیاوی که اوکو جان آدمز و توماس جفرسون وکو دو باوین دامزرینر ین امریکای روژا چاره تیر ماه حزار و حیسد و بیستو پنجاد مرن آکو روژا سرخوبون امریکای ده کام به هفره راپورتا هفکارا خوان نشوان رضا تماشا بکن. ئەوانی ڕۆڵیان هەبوو لە دامەزرانی ئەمریکا پێیان دەڵێن باوکە دامەزرێنەرەکان. تۆماس جەفرسن و جۆن ئادەمز دوو لە گرنگترین باوکانی دامەزرێنەری ئەمریکا بوون و ژیانیان بە شێوەیەکی سەرسوڕهێنەر بە یەک ڕەش کۆتایی هات. هەردووکیان لە 4 مانگی حوتی ساڵی 1826 و لە یادی 50 ساڵی ڕاگەیانی سەربەخۆی ئەمریکا کۆچی دواییان کرد. زۆر کەس ئەم هاوکات بوونە بە ڕووداوێکی مێژی و حەزب زوێن دادنێن. تامەس جەفرسن یەکێک بوو لە نووسەرە سەرەکیەکانی جارنامەی سەربەخۆیی و سێهەمین سەرۆکی ئەمریکا جۆن ئادەمیش لە سەرەتای شۆڕشی ئەمریکادا ڕۆڵێکی گرنگی هەبوو
و دووهەمین سەرۆکی وڵات بوو. جێفرسن و ئادەمز جارێک هاوپەیمان بوون و دواتر بوونە ڕکەبەر، بەڵام لە کۆتایی ژیاندا دووبارە هاوڕێ یەکتر بوون و ئەوەی سەرسوڕهێنەر بوو ئەوەیە کە هەردووکیان لە هەمان ڕۆژی جەژنی نەتەوەی ئەمریکا کۆچی دواییان کرد، وەک ئەوەی مێژوو و خۆی ویستی بێتی ناویان بەو شێوازەش بەیەکەوە گرێ بدات. سیروانەوە ئەبینین لە پشتمانەوە نمایشی فڕۆکە لەو کاتەوەی یان لە بەیانیەوە بار ئەم ڕۆژ نەبووە لە دوێنێەوە ئەم نمایشە دەستی پێ کردووە و ئەمڕۆ زۆر ینی لە بەیانیەوە نمایشی فڕۆکە و چەند جارێک ئەبینین فڕۆکەکان بە پشتمانە دێن و ئەڕۆن ئێستا هێرۆ هەریەک جوان چیرۆکە کوێ هەیە هەریەک جوان دەبێژن وێ دەکەی بێژەر لە پشمە دەبێژن چ ساڵی هاتنە دامەزراندن چ ساڵی هاتنە ئامادەکردن ئەف جورەیەن فڕۆکەیەن جەنگێ دچ شەڕێ جیهانی یعنی شەڕێک و ئەمریکا تێدا بەشدار بووە بەشدار بوونە باڵکێشە شتێکی زۆر باڵکێشە بێجگەلەوەش ینی ئەمە هەموو نمایشی هەموو بابڵین جونگەکانی لەشکری ئەمریکایە بێگومان ئەمە هەمووی بابڵین هێزی دەریایی بەشدار بووە لە مەراسیمە هێزی ئاسمانی بەشدار بووە لە مەراسیمە هەمووی بابڵین هەمووی پێکەوە ئامادەکاریەکیان کردووەم نمایشە جوانە کە ئێستا لێرە بۆ ئێمە ئەنجام دراوە ئەیبینین ئەو نمایشە لە شاشەکە بەڵێ ئەوەی زۆر جوان بوو بەلای منەوە پەڕۆشتوانەکان بوون سیروان کە بینیمانە هاتنە خوارەوە ئەوشی بەشێک جوێن نمایشە هان و نەها باوایەکی زندی ئەم دەبینن تەماشەوان دەبینن و یەک جوان ینی جورەیەک جوان جورەیەن جەنگ ئەفرۆکێن جەنگی ئامادە بوون لێژ بلی واژی هەلیکۆپتەر هەبوون چاپەرێ ئەمریکی هەبوون بە گەلێک شێوەیان ینی تشتێکی براستی لە پڕێکا دەنگەکە دێت بەڵام دوایی ئیتر لەگەڵ دەنگەکەیە کۆمەڵێک نمایشی جیاواز ینی ئەو ڕەنگی ئاڵە واڵایە بڵاوەکەنەوە با بڵێن ڕەنگەکانی ئاڵای ئەمریکا هەمووی بە ئەویان بەڕاستی دیمەنێکی زۆر جوانە هەتا سەیریکەی چاولی تێر نابێت و هێرەوەکو ئاگاهیەکیش بوو بینەران ئامادەکاریاش بۆ ئەڤوەک و ڕاهێنان ژوار تێدیتن هەلبەت بەری وێ بمەهان ئامادە دکەن ژۆرە ئۆقیانوسی ئەتلانتیک یان ژیە ئارام ینی بە ئاوایەک یێ هێمن مەهان ئامادەکاریش بۆ vê نمایشە نیو ساعتی نیو دەمژمێری تێکردن بڕاستیک و بدەهان ئەگەر نە بێتر بەڵێ بێگومان و سیروان هەرچەنە لە سەرانسەری ئەمریکا ینی ئەمڕۆ لە سەرانسەری ئەمریکا ئەم بۆنەیە 250 ساڵی ئێمە ڕاستە هەموو ساڵێک یادی سربەخۆیی ئەکرێتەوە بەڵام ئەم ساڵ جیاوازەکی لە چیا بۆ ئەم ساڵ جیاوازەکی لەوەیە کە 250 ساڵە و سەرۆک ترامپ بەڕاستی گرنگیەکی زۆری بەم 250 ساڵیە داوە ئێستا لێرەیە و ینی ئامادەکاریەکی زۆری بۆ کراوە بۆیە ینی بە مەراسیمە جیاوازەکانەوە ئێستاش با بڵین کۆنسرتی میوزیکی لە پشتمانەوە دەستی پێ کردووە ئەوە لە پشمە هێرۆن هاال سەر ئەکرانێن دەنگی ئەمریکا بە ئەوایەکی ڕاستەخۆ تێ وەشاندن نفس هەمان دەنگێک و ئەم نهال پشت خۆ دەبهیزن لە سەر ئەکرانیش دەرکەوێ بەرنامەیەکە پڕ و تژە هاتیە ئامادەکردن بۆ بێگومان ئەم بەرنامەیە بەردەوام ئەبێ هەتا ئەم شەو پاش ئەوەی کە سەرۆک ترامپ وتارەکەی پێشکەش ئەکا و پاش وتاری سەرۆک ترامپ یاری ئاگرینەکان ئەنجام ئەدرێ کە وەک باس ئەکرێ کە وەک ئەو ئامادەکاری بۆ کراوە دەڵێن یەکێک دەبێت لە گەورەترینەکان لە جیهاندا کە ڕیکۆرد ئەشکێنێ بۆ ماوەی نزیکەی 40 خولەک بەردەوام ئەبێ و هیچ شتێکی وا پێشتر لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا یان لە جیهاندانە بۆ تەنانەت ڕیکۆردی ئەوەی فلیپین ئەشکێنێ کە ئێستا لە ڕیکۆرددایە کە لە ساڵی 2016 گەورەترین یاری ئاگرین لەوێ کرابوو دەڵێن ئەمە ڕیکۆردی ئەوەش دەشکێنێت ڕاستە دەبێت و بگشتی ینی بناوێنجی ئەم بێژن راپۆرتێن ئەمێ بگورە ئەم بێژن ئەڤ نمایشە هانگۆ تێکردن دناوبەرە حەفدە بۆ 20 خولەکان ئەڤایە و بگهێت 40 خولەکان دەرۆ ڕاستیژی وێتێکە بە تۆمارێن گەنزدن بەڵێ
ئەمریکا لە ئەنجامی خەبات بۆ سربەخۆیی دروست بووە پاشان بوو بە یەکەم نمونەی دیموکراسی لە جیهاندا. جا ئازیزان هاوکارمان ئارش ساڵح وتوێژێکی لەسەر بەهای دامەزرێنەرەکان و هەروەها دیموکراسی ئەمریکا ئەم وتوێژەی لەگەڵ یاردەدەری پرۆفیسۆر جێنەفەر ڤیکتۆر ئەنجام داوە. با پێکەوە گوێ لێ بدرین. زۆر سپاس دکتۆر ڤیکتۆر بۆ بەشداریتان لەم بەرنامەیەدا. پرسیار یەکەمەوەیە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە شۆڕش لەدایک بوو، ئەمریکا بە شۆڕش لەدایک بوو. ئایا ئەو شۆڕشە چ ڕۆڵێکی هەبوو لە شکلدان و فۆرمدان و بیچمگرتنی دامەزراوە دموکراتیکەکان لە وڵاتە؟ Yeah, well, it was quite profound, the revolution. بەڕاستی شۆڕشەکە زۆر قوڵ بوو. پێم وایە زۆرجار کاتێک بیر لەو خۆناغی مێژووی ئەمریکا دەکەینەوە لە بیرمان دەچێت کە چەند درێژ خایەن بوو. ئەم ساڵ یادی 250 ساڵی سربەخۆیی ئەمریکا دەکەینەوە، بەڵام ئەوی لە ڕاستیدا یادی دەکەینەوە ئەوەیە کە لە ساڵی 1976دا ڕاگەیانی سربەخۆیی واژۆ کرا، بەڵام ئەو بەڵگەنامەیە نەوڵاتێکی دامەزران نەحکوومەتێک و نەشەڕێکی کۆتایی پێهێنا. ئەو ڕاگەیانە لە زۆر ڕۆوە گرنگ بوو، وەک بەڵگەنامەیەکی هاندەر و خاڵێکی گرنگی مێژووی، بەڵام لە ڕووی بەڕێوەبردنی حکوومەتەوە کاریگەری ڕاستەوخۆی زۆری نەبوو. دوای نزیکەی ساڵێک شەڕدەستی پێکردەوە و شەڕی شۆڕشگەری بۆ 5 ساڵی تر بەردەوام بوو. لەبەر ئەوە دامەزرانی ئەمریکا وەک وڵاتێکی سربەخۆ لە بەریتانیا هیچ کاتێک لە سەرەتاوە شتێکی مسۆگەر نەبوو. زۆرجار لە ماوەی شەڕەکەدا وا دەردەکەوت کە بەریتانیا دەیباتەوە چونکە زۆر باڵا دەست بوون. لە کۆتاییدا وەک هەمومان دەزانین ئەمریکا سەرکەوتوو بوو، بەریتانیا پاشێکشی کرد، دواتر هەوڵدرا حکوومەتێکدا بمەزرێت سەرەتا لەژێر بەڵگەنامەیەک بە ناوی بەندەکانی کۆنفدراسیۆن. لە سەرەتای ساڵانی 1970کاندا هەوپەیمانێکی زۆر لاواز بوو کە زیاتر لەسەر ئەو سێ کۆلۆنیە دامەزرا بوو کە دایانویست سربەخۆیی خۆیان بپارێزن. هەر یەکێک لەوانە کەلتور، درا و یاسای خۆی هەبوو و پاراستنی ناوخۆیی و هەرێمایەتی بۆیان زۆر گرنگ بوو. بۆیە لە دامەزرانی حکوومەتێکی بەهێزی ناوەندی دەترسان چونکە تازە دژی شتێکی لەو جۆرە شەڕێکیان کردبوو. بەڵام ئەو هاوپەیمانەتیە سەرکەوتوو نەبوو، کەمتر لە 10 ساڵ بەردەوام بوو. دواتر گەشتنە ئەو ئەنجامەی کە ئەم سیستەمە کار ناکات. توندوتیژی هەیە، بازرگانی ناکرێت، ڕێکەوتن ناکرێت و کێشەی ئابووری هەیە. بۆیە کۆبوونەوە بۆ چاکردنەوەی بەڵگەنامەکە. بەڵام لە کۆتاییدا تەواو لایەندا و دەستوری ئەمریکایان نووسی کە تا ساڵی 1970 پەسەند نەکرا. کەواتە ماوەیەکی زۆر هەیە لە نێوان ڕاگەیانی سربەخۆیی و سەرەتای ئەو حکوومەتەی کە ئێستا بە وڵاتی ئەمریکا دەیناسین. زۆر ڕاستە لە نێوان ئەو قۆناغەدا کە جەنابەت باست لێوە کرد و تەنانەت پێشەوە کاتێکە شۆڕش لە ئارادا بوو، ئێمە ئەبینین کە هەندێک ئیدە و بیر و بۆچوونی جیاواز لە ئارادا بوو لە کاتی شۆڕشگێڕەکان شتیانە نووسی و بڵاویانە کردەوە. ئەو بیرۆکە شۆڕشگێڕانانە، ئەو تەفەکوراتە شۆڕشگێڕانانە چۆن کاریگەریان هەبوو لەسەرەوەی کە ئەو دەورەیە لە ڕاگەاندنی سربەخۆیەوە تا کانستیتیوشن و تا بە ئیستلاح ئەوەی کە لای ئێمە پێی دەڵێن یاسای بنەڕەتی، ئەو دەورە چۆن تێپەڕی و چۆن گەیشتەوە ئاستا؟ There were a number of important writings. لەو نزیکەی 12 ساڵەدا بابەتی گرنگ زۆر نووسران. لە سەرەتادا کاتێک شەڕی شۆڕش بەردەوام بوو، تامس پین وتارێکی بەناوی عەقڵی ساغنووسی کە کاریگەریەکی زۆری هەبوو بۆ هاندان و کۆکردنەوەی خەڵک. زۆرێک لە خەڵکی کۆلۆنیەکانی هێشتا دڵنیا نەبوون کە دەیانەوێت سەربەخۆ بن. دابەش بۆ بوون بەهۆی ئەو نووسینانە و هەروەها ڕۆڵی جۆرج واشنتن خەڵکی زیاتر هاتنە لای ڕاپەڕین. لە کۆتایی 1970کان کاتێک دەستور دادەنرا، نووسینە هەرە گرنگەکان و وتارە فیدرالیستەکان بوون. ئەمانە 78 وتار بوون کە لە ماوەیەکی کورددا نووسران. من وەک بلاک سپاتەکانی ئەو سەردەمە دەیان بینم. ئامانجیان ئەوە بوو خەڵک قایل بکەن بە دەستور و بیرۆکەکانی وەک جاکردنەوەی دەسەڵات، حکوومەتی ناوەندی بەهێز، فیدرالیزم و سنووردارکردنی دەسەڵات. بەڵام گرنگە لە ناکۆکیەکانی شتێ بکەین. کاتێک باز لە مافی دەنگدان و هاوڵاتیبوون دەکرا، مەبەست تەنها بەشێکی زۆر سنووردار لە دانیشتوان بوو. پیاوانی سپی و خاوەن مڵک زۆر جار بە ناسنامەی ئاینی دیاری کراو. ئافرەتان و کۆیلەکراوەکان و خەڵکە خۆجیەکانی ئەمریکا لە دەرەوەی سیستەمەکە بوون. بۆیە ئەو دیموکراسیە زۆر سنووردارتر بوو لەوەی ئێستا تێی دەگەین.
ئێمە باسی و جیاوازیانەمان کرد لە لایەکەوە باسی ئازادی دەکرێت لە لایەکی تریشەوە هاوکات لەگەڵ لەدایکبوونی ئەمریکای ئەمامانە ئەبینین کە کۆیلایەتی هەیە ئەو جیاوازی کە لە نێوان مرۆڤەکانە هەیە مرۆڤێکی دەستەیەک و مرۆڤێکی دەستە دوو ئێوە چۆن پێتان وایە کە ئەو جیاوازیانە چارەسەرکردنیان یا چارەسەر نەکردنیان کاریگەری بووە لەسەر سنوورەکانی دموکراسی لە ئەمریکایە؟ I think we can't truly understand the state of the United States today. پێم وایە ناتوانین ئەمریکای ئەمڕۆ باش تێبگەین بە سەرکەوتن و کێشە و ململانەکانەوە ئەگەر لە ڕابردووی نەگەین. کاتێک دەستور پەسەند دەکرا یەکێک لە گرنگترین بابەتەکان کێشەی کۆیلەداری بوو. لەسەر ئەو بابەتە جیاوازی بیرۆڕا هەبوو. لە کۆتاییدا ئەوانەی پشتیوانیان لە بەردەوامبوونی کۆیلەداری دەکرد پتر پابند بوون بە بۆچوونەکانیان. ئەوانەشی دژی بوون هەرچەندە لە بنەڕەتدا دژی بوون بەڵام بەرژەوەندی تریشیان هەبوو. بۆیە ڕێکەوتنێکیان کرد کە لە کۆتاییدا کۆیلەداری کردە بەشێک لە دەستور. بەپێی ئەوە کۆیلەکراوان تەنها بەسێ لەسەر 5 مرۆڤێک هەژمار دەکران. ئەمە شێوەیەکی ڕاستەوخۆی نامرۆڤکردنی مرۆڤ بوو. ئەم ڕێکەوتنا بووە هۆی ئەوەی دەستور پەسەند بکرێت بەڵام لە هەمان کات کۆیلەداری یاسایی کرد. ئەو بارودۆخە نزیکەی 80 ساڵێک بەردەوام بوو تا کێشەکە لە 1960ەکاندا بوو بە شەڕی ناوخۆیی ئەمریکا شەڕێکی خوێناوی کە لە کۆتاییدا بە کۆتایی هێنانی کۆیلەداری گەیشت. با بینە ئێمڕۆ لێرە لە دموکراسی ئەمریکاییدا شتێکی زۆر گرنگمان هەیە کاویش جیاوازیە لە نێوان بەشەکانی جیاوازی دەسەڵاتدا بەشە جۆر بە جۆرەکانی دەسەڵاتدا. چۆن پێتان وایە کە ئەوە یارمەتی دەرە بە ئەستوندەکانی تری دموکراسی چۆن پێتان وایە کە ئەوە یارمەتی دەرە بە بەشەکانی تری دموکراسی و چۆن ئەی خنە ئەو کانتێکستەوە کە دموکراسی چۆن ئیش دەکات لێرە؟ So the idea in the United States, as it was designed, کاتێک دامەزرێنەرانی ئەمریکا دەستوریان دەنووسی دەیانزانی پێویستیان بە حکوومەتێکی ناوەندی بەهێز هەیە چونکە سیستەمی پێشوو شکستی هێنابوو. بەڵام هەروەها نەیان دەویست پاشایەک هەبێت. دەیانویست شتێک وەک دیموکراسی دروست بکەن. هەروەها بە هەڵە پێیان وابوو کە حیزبە سیاسەکان خراپن و دەبنە هۆی دابەشبوون و توندەتیژی. بیرۆکەکەیان ئەوە بوو کە دەتوانن کۆمەڵێک دامەزراوە دروست بکەن کە بە شێوەیەکی دامەزراوەی یەکتر کۆنترۆل بکەن و پێویست نەبێت حەزب دروست ببێت. بەڵام هەڵیان کرد. ئێستا دەزانین کە دیموکراسی بەبێ حیزبی سیاسی کار ناکات. حیزبەکان گرنگن بۆ ڕێخستنی خەڵک، دیاریکردنی بربژێر و ڕێخستنی دەنگدەران. بۆ کۆنترۆلکردنی دەسەڵاتیان دابەش کرد بە سێ لق: لقی یاسادانان، لقی جێبەجێکاران و لقی دادوەری. هەر یەکێک دەسەڵاتێکی بەسەر ئەوانی تر هەیە بۆ ڕێگری لە کۆبوونەوەی دەسەڵات. تۆخمێکی تری گرنگی فیدرالیزم بوو. حکوومەتی فیدراڵە و حکوومەتەکانی وڵایەت ئەمانە لە هەندێک بواردا هاوبەشن و لە هەندێک بواردا پێکەوە ناگونجن. هەموو ئەم سیستەمانە بۆ سنووردارکردنی دەسەڵات دروستکران بەڵام حیزبەکان هەر پێک هاتن. ئەمڕۆ کێشەیەکی گەورە ئەوەیە کە هێشتا لە ناو سیستەمێکدا دەژین کە بەو بیرۆکەیە دامەزراوە کە حیزب نییە بەڵام لەسەری سیستەمێکی حیزبایەتی زۆر بەهێز دانراوە. ئەمە بۆتە هۆی ناسازکاری و کارنەکردنی هەندێک دامەزراوە. بۆ نمونە ئێستا دەبینین سەرۆکی هەنووکەی دەسەڵاتی زیاتر کۆ دەکاتەوە لە کاتێکدا کۆنگریز ناتوانێت وەک پێویست کۆنترۆلی بکات. دەستور میکانیزمی لە پێچینەوەی لە پۆسی سەرۆک کۆماری داناوە بۆ کۆنترۆلکردنی سەرۆک. بەڵام ئەو میکانیزمە لە مێژووی ئەمریکادا بە شێوەیەکی تەواو سەرکەوتو بەکار نەهاتووە و یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بریتیە لە کاریگەری حیزبەتی. دکتۆر جەنیفەر ڤیکتۆر زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی و بانگهێشتەکەت قبول کردین. دیموکراسی ئەمریکا نەک هەر بۆ ئەمریکا بەڵکو بۆ خەڵکی لە سەرانسەری جیهان گرنگە. ڕۆشنبیران و ڕۆژنامەوانان لە هەرێمی کوردستانەوە بەم شێوەیە باز لە گرنگی دیموکراسی ئەم وڵاتە دەکەن. ئازادی ڕادەربڕین و ڕێگریکردن لە دروستکردنی هەر بربەستێک بۆ ئەمە وەکو یەکێک لە پایە گرنگەکانی دیموکراسی لە ئەمریکا سەیرەکەی. طبعاً
هەر ئەوەشە وای کردووە سەرباری وەکو باسم کرد ئەو هاوسەنگی کە لە نێوان دەسەڵاتەکانە سەروەری یاسا و دادگاکان وانە پایەیەکی سەرەکی تری ئەوەی کە سیستمی سەرۆکایەتی لە ئەمریکا سەرکەوتوو بووە ئەم بوونی میدیای ئازاد و بوونی ئازادی ڕادەربڕین و مافی هاوڵاتی و ئەوانەیە کە وای کردووە بە ئاسانی سەرۆک نەتوانێت تجاوزی دەسەڵاتەکانی خۆی بکات تجاوزی دەسەڵاتەکانی خۆی بەسەر دامەزراوەکانی تر بکات و بە هەمان شێوە دامەزراوەکانی تری وەکو کۆنگرێس و ئەنجومەنی پیرانیش یعنی هەردوو ژوورەکەی ئەنجومەنی نوێران و ئەنجومەنی پیران لە بەرامبەر دامەزراوەکانی ترا ئەوەی کە ئەمریکا توانیوەتی ببێ بەزل هێزێ ببێ بە ئابوورێکی گەورەی جیهانی هێزێکی سەربازی گەورەی جیهانی و تەنانەت پێشوەکانی خۆی بەجێڵەیەکە و درێژکراوی خۆرئاوایە لە ڕاستی ئەوروپایە ئێستا ببێ بەهێزی یەکەم لە خۆرئاوایە هەموو ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە لانی کەم لە زۆر لە قۆناغەکانی گەشتەکردنی ئەمریکا سیستمێکی پەروەردەیی کارە هەبووە کادری پێگەیانوە عەقلی پێگەیانوە زانیوێتی چی بە کەڵکی قۆناغەکە دێ و مرۆڤەکان چۆن پێگەهێنێ و چۆن عەقڵی پێگەهێنێ توانای داهێنانی هەبێ توانای خۆ دووبارەکردنەوەی نەبێ ئیتر لە بوارە جۆرا و جۆرەکانە تەبیعی هەموو جاریان پەروەردەیە نەیتوانێەوە بەسەر کێشەکانە زاڵ بێ بەس ئەگەرێمە لە ڕووی ئابووری و لە ڕووی تەکنۆلۆژی و زانستی و ئەمانەوە سەیریکەین و کەڵەکەبوونی سەرور لە ئەمریکا گرنگ بووە لە ڕاستیات لە دنیا شۆڕش زۆر ڕوویاوە بەڵام شۆڕشی ئەمریکا جیاواز لە شۆڕشەکانی دیکە میراتەکەی تەنها بۆ ڕزگارکردنی خاکی خۆی نەبوو لە ئینگلیز یاخود دروستکردنی دەوڵەتی ئەمریکا بەڵکو میراتە واتاییەکەی میراتە هزریەکەی چەمکەکانی کە خزمەتیان بە ئازادی کرد و پەرەسەندنی ئازادیەکان لە ئەمریکایە شۆڕشێک بوو کە بوو هەموو دنیا بەکەڵک هات بیرمانە چێ ئەو شۆڕشە دەستوری ئەمریکای بەرهەمێنا لە دەستوری ئەمریکایە دواتر هەر ئەم دەستور بناغە بۆ گەڵاڵەنامەی 1940 مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان کە ئەمڕۆ ئەگەر پێگاتەیەک کەمینەیەک ئینسانێک ژنێک کۆیلەیەک مناڵێک بێ مافەکەی بسەنێت ئەگەڕێتەوە بۆ 1940 گەڵاڵەنامی مافەکانی مرۆڤ بەێ ئەم بەردەوا من دەوێ ڕۆماڵا تایبەت یا ڕۆژە سەرخۆبوونا ئەمریکا ساڵڤەگەرا 25مین یا ساڵڤەگەرا ئەمریکا هێرۆ سەرۆکی ئەمریکی بەری چەند خولەکان جارکردن بەحسا vê ڕۆژێ کرد و گوت و تەوی گەرماهیە دیسژی هەژمارەکە مەزن ji خەلکێ لە واشنتۆنا پایتەخت ئامادە بوونە و ترامپ بەحسا ئەو نمایشە ئاسمانی ئەفرۆکێن جەنگێژی کرد و هەروە گوت دەمژمێر دەهێ دۆرا دەمژمێر دەهێ شەوێ بدەما واشنتۆن وێ گۆتارە خۆ پیشکەش و ئێمەش لێرەوە بینەرانی خۆمان ئاگادارەکەینەوە کە ئێمەش دەمژمێر دە لە بەرنمەیە ئەبین و وتارەکەی سەرۆک ترامپان ڕاستە و خۆ بۆ دەگوازینەوە و هەروەها دەتوانن هەر لە بەشی کوردی دەنگی ئەمریکاشەوە ئەو یاریە ئاگرینە گەورانش ببینن کە ئاماژەمان پێکردووە بەلێ هێرۆژی نەها هەنێک دیمەنن زندی لەسەر ئەکرانên دەنگی ئەمریکا ji پیرۆزباهی پیرۆزباهی و چالاکیên li vê dekê li qada سیروان هەر وەکو دەزانین ئەمە ڕۆژێکی گەورەیە بۆ وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا ڕۆژی سەربەخۆی وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا و سەربەخۆیەکەش بە ماوەی 250 ساڵ ئەمریکا گەیشتۆتە ئاستێکی باڵاترین لە جیهاندا وڵاتانی جیهانیش سەرکردەکانی وڵاتانی جیهان وڵاتانی هاوپەیمانی ئەمریکاش و وڵاتانی ئەوروپا پیرۆزباییان لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا کردووە و بەهۆی ئەم بۆنەوە پیرۆزبایی لەگەلی ئەمریکا و لە ئەمریکا ئەکەن و هەروەها لە ناویاندا سەرکردە کوردەکانیش پیرۆزباییان لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کردووە لە ناویاندا سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی و هەروەها وەزیری دەرەوەی عێراق فواد حوسێن ئەمانە هەمووی لەناو ئەو سەرکردە جیهانیانەدا پیرۆزباییان لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کردووە هەلبەت جبلی وانژیان بێژن شاهێ بریتانیا شاژنا بریتانیا و پاپای ڤەتیکانی لیۆیە چاردەمین کە بۆ خۆشی وڵاتێکی ئەمریکیە ویژی لەبەر لە ئەمریکا پەنسیلڤێنیا گۆتارێک پێشکەش کرد و بەشداری یەکش چالاکیان بوو پشتی ناوڕێ ئەمێ vê ڕۆماڵی بەردەوام بکەین
بله هیرو تشخوا امجی وکلیسکاد ما گوت امجی وکو کوچبر پرانیا کردا وکو کوچبر و پنابر بگل بدچن پیلارا هاتن امریکا لی براستی هر کردک و هر کسک وکو فی ولاتی خودی ازمونک جدایه لي برانيا كردان يعني همو لسرويه كي هاو بيرن كو امريكا ولات درفته امريكا يكي كسي جو بخواز بسركبه امريكا درفته هي هم دواري كارده هم دواري پرورده قالك درفتنا كل بحثا ويكي تكنفر بله امجا استاج هاوکارمان بیتا راپۆرتێکی لەو بارەوە ئامادە کردو لەگەڵ ژمارەیەک لە کوردەکانی دەڤەری واشنگتن قسەی کردووە با پێکەوە بزانین کوردەکانی دەڤەری واشنگتن چۆن ئەمیاداکەنەوە. ئیساڵ ئەمریکای 250 ساڵڤەگەرە سەرخوابوونەخوا پیرۆز دکن. Di navan 250 salan de bi milyonan kes ji seranserê cîhanê bû ewlehî, azadî, perwerdehî û derfetên nû hatine Amerîkayê. Di nav wan de gelek Kurd jî hene ku li vir jiyanek nû ava kirine û di heman demê de ziman, çand û kevneşopîn xwe parastine. Dema ku Amerîka 250 saliya xwe pîrôz dike, çîrokên van kesan nîşan didin ka ev welat çawa bûye ciyê hêvî û derfetan ji bo gelek Kurdan. Semîra Qadrî, parêzera koçberî ye. Di temenekê biçûk de bi malbata xwe hat Amerîkayê û li vir mezin bû. Wekî Kurdek ji Rojhilata Kurdistanê, ew îro alîkariya koçberan dike û li ser çîroka koçberên Kurd diaxive. Ji bo koçberên Kurd li Amerîkayê gelek derfetene li welatê me zilim li ser Kurdan hebû. Li vir em azadin ku wekî xwe bin. Gelek Kurd dixwînin û dikarên bijîşkî, hukuk û karsaziyê de serkeftî dibin. Lê jiyan nehêsan e ji ber ziman têgihîştina sîstema Amerîkayê zehmet e. Amed Kurdî wek xwendekar ji sinêmanî hat Amerîkayê. Wî montaja vîdyowan li Holandayê xwendiye û niha wek edîtor bi yek ji kesayetiyên herî navdarin sosyal medya, Sura yan jî Caleb McLean dixebite. Her wiha ew bi xwe jî çalekvanekî sosyal medya jî ye. خۆی بۆ ئەندازیاری هاتووم بۆ ئەمریکا لە زانکۆی مەترس یونیڤرسیتی دەخوێنم بەڵام خولیایەکی زۆرم هەیە بۆ بابەتی میدیایی و چالەکوانی سەر سۆشل میدیا ئەو بابەتانی کە من حەز دەکەم باسی بکەم بۆ نمونە زیاتر دەربارەی سەرخستنی کورد و کوردستانە سەرخستنی زمانی کوردیە لەسەر و هەموو شتێکی دیکە چونکە ئێمە پێویستمان بە زمانێکی ستاندارد و یەکڕیزە وەکو خولیای خۆم ئەمریکا توانیوێتی ئەو مینبەرم بداتێت کە خۆم بناسێنم بە هەم دانیشتوانی ئەمریکی هاوڵاتی ئەمریکی و هەم هاوڵاتی کوردستانیش. Bahar Kerîm rêvebera projeyane û ji bo derfetên kar hat Amerîkayê. Ji bo wê Amerîka yek ji welatin ku herî zêde derfetên kar pêşkêş dike. Li xilali ew çend salê ke lêrem li Amerîka li komelek lê dusê cî ciyawaz îşim kردووە. خبرەی زیاترم پەیدا کردووە و لەگەڵ ئەوەش لەگەڵ کۆمەڵێک خەڵکی جیاواز ئیشم کردووە ئەتوانم بڵێم فرسەتەکانم زۆر باش بوون لە بۆ فترە کورتە زۆرش مهمە کە بتوانی لەگەڵ خەڵکی تر و لە کۆمەڵگای تر و کەلتوری تر ئیش بکەیت. Ji bo van hersî Kurdan rêga hatina Amerîkayê cida bû. Lê hemiyan li ser derfet, hevî û jiyana xwe ya li Amerîkayê çîrokên taybet hene. Bîta Meşayixî dengê Amerîka li Washingtona paytext. جارێکتر ئەگەڕینەوە لای فڕۆکەکان نمایشی فڕۆکەکان ئێستا لە ستودیۆوە ئەبینین و فڕۆکەکان بە پشتی ئێمەیە دەڕوا ئەم فڕۆکەیان سیروان دەنگی زۆر نییە جۆمان لە دەنگە زۆرەکەی نەبوو بەڵام ئەبینین ئێستا بە ئاسمانی واشنگتنەوەیە بەشێکە لە نمایشەکانی ئەمڕۆ بەڕاستی شتێکی زۆر جوانە ینی فڕۆکەی جۆرا و جۆرمان بینیوە ئەمڕۆ ئەو چێژەی کە بینیمانە لەم فڕۆکانە باوەڕکە بە ئەندازەی میزگەکە چێژمان لە دەنگی فڕۆک براستی گەلک جورێنوان هەن هێرۆ ئەس نزانم ئەوەهان چیەش بەرکۆ مەنەد شۆپان لێبەری وێ یاکۆ مە بەحساوێت کە ژێبێژن بلو ئەنجلز ئەوانە ناودارن و هەرکەس جێ حەز دکەش بەرگۆ ئەوانە وەکو تەجی گوت دوومانێ بڕنگێن ئاڵا ئەمریکی دوو خۆچێتکن ینی بەبەستش بۆ وێ نمایشێ وسا دکن
و سروک ترامپ جی هیرو بحثا ویکی دیار بالا سروک ترامپ جی کشان کو حطانو ها او نمایش آسمانیه فروکین جنگی فروکان بگشتی سرکفتی در باز بده اینجا سیروانه ما اماجه من با کرد که امرو لواشنگتن چندین بونه برای واچه و هر لیره لمولی نیشتیمانی سه بونه جوازه اوی که ایمه لیره لی استودیوی دنگی امریکا لیره و ایمه برنامه کان ما پیش کش دکین امیان بر اوی کپی دلن سلوت و امریکا که او شونه که میوزیک و نمایش جوازکانی تدای و پاشان سروک ترامپ لیره و تاریخی پیش کش دکاد ام شو دیت ایره لیره و تاریخی پیش کش دکا بلام چندین بونه تریش هی لیره یعنی یک لوانا بونه بابلین پشتیوانانی فوتبال فیفا و هر وها بونه کتر هی اوی که بابلین بونه کتری نمایشی بابلی چلکو فلک بابلین ناوی او کی چلکو فلک اما وای فیلن نازانم ایو چی فیلن چیرز بیل چلکو فلک لای نازان بکرمانجی چی پی اوتره خودی از جین نهاوی کلی که از جین نزانم بلام شتێکی زۆر جوانە و ینی منداڵەکان زۆر چێژلەوە وای هەفتارەمە بێریوان دەبێت زاخۆژی نەفێڵەن چەلکوفەلەک دیارارەوەی فێڵەن بەڵێ ئەوەش نمایشێکی ترە اینجا شەو کاتێکە تاریک ئەبێ ئەو گڵۆپانەدا ئەگیرسێەوە خەڵکە ڕوولێراکەن بەڕاستی دیمەنێکی دڵڕفێنی ئەبێ ئێستا ئێمە جارێ هەروە سەیری فڕۆکەکانەکەین نمایشی فڕۆکەکان کە بەشێکی زۆری ڕۆژەکەیە نمایشی فڕۆکەکان بەڵام دوای ئەوە نمایشەکانی تر هێواش هێواش دەست پێەکەن هێرۆشخوا لە باژارێن دن ویلایەتێن دەردۆرە مەژی چالاکیên شارێ تیرمەهێ ڕۆژە سەرخەبوون ئەمریکا نەدوێ ڕۆژێ دەست پێکردن بەری وێ هەفتەیەکیشی دەست پێکردن هەنێک جیها بەری هەفتەیەکە وەکو نمونە بەری دوسێ ڕۆژان لە مەناسس باژاری مەناسس دوێ دەکەی بریاردان و وێ ڕۆژ ئەمە سیروان ئەمە با بڵین ڕێوڕسمێکی دوو هەفتەیە کە سەرانسەری ئەمریکای گرتوۆ ینی ئەوە نییە ئەم ساڵ لێرەیە کۆتایی پێبێت لەم ڕۆ کۆتایی پێبێت ئەم ساڵ بەردەوامە بێت لە هەموو ویلایەتەکانی ئەمریکا بەردەوام ئەبێ ڕۆژ بە ڕۆژ نمایشی جیاواز ئەکرێ با بڵین یادیشتە جیاوازەکان و بنیادە جیاوازەکانی ئەم وڵاتە یەک بەیەک دەکرێتەوە بەلێگەلی بینێران پشتی vê navberê em ê careke din no ڕۆماڵا xwe ya taybet berdewam bikin. جارێکە سلااف گەلی بینەران هێرۆ یەک جوان چالاکیان گوتە بەحساوان کرد ئەوە و سەرۆکی ئەمریکی دانالد ترامپ پێشانگەها مەزن ئەمریکا دافەکردن ینی باوەکی فەرمی vê هەفتەیەدا دەستپێکردن یەک چالاکیان هەری سەرنجڕاکێش و کۆسۆرەك ترامپش ڕاست دەکرد و ئەو بخوا وێڤەکە باوەکی فەرمی بەڵێ جابا پێکەوە سەیری ئەو راپۆرتە بکەین لەسەر ئەو پێشانگەیە بۆنەیەکی 16 ڕۆژە بۆ ڕێزگرتن لە 250 ساڵی سەربەخۆی ئەمریکا لە گۆڕەپانی واشنگتنی پایتەخت دەستی پێکرد کە وەک نمایشگای گەورەی سەرانسەری ئەمریکا ناوی دەرکردووە و تا دەیمانجی حوتی ساڵ درێژەی دەبێت. بۆنەکە لەلایەن ناوەندی 250 ساڵ ئازادی ڕێکخرا کە لەلایەن سەرۆک ترامپەوە دامەزراوە. ئەم بۆنە ڕازاوەیە ئێواری چوارشەممە بە بەشداری خەڵکێکی زۆر و گوتار دەستی پێکرد. لە چەشنی ویلایەتە یەکگرتووەکان هەرگیز وێنەی نەبووە. پێکەوە گەورەتر مەزنتر و بەهێزتر و زیاتر لە پێشوو زۆر تایبەتتری دەکەین کە نەدیترابێت. چەندین ئایالەت لە سەرانسەری وڵات دەبنە میوانداری پێشانگاکە. ناوەندی 250 ساڵ ئازادی بۆ ڕێکخستنی بۆنای پرجەماوەر لەگەڵ وەزارەتی نێوخۆی چەندین ئاژانسی دیکەی ئەمریکا هاواهەنگی دەکات. چەندین نمونەی چالاکی لە ڕێگەی چەرخ و فەلەک، نیشاندانی چێبەرچەی پاتاڵی خۆماڵی، فڕنی بۆمب هاوێژەکان، ئاگریاری، سوارکاری و نمونەیەکی بچووکی تاقی سەرکەوتن کە سەرۆک ترامپ پلانی بۆ داناوە لە گۆڕەپانی واشنگتۆن دەبنوبەرەوە دەچن. لە یەکەم شەوی بۆنەکەدا ئالێکسیس ویلکنز گۆرانی بێژی نەریتی سرودی نیشتمانی خوێند و کۆڕی هێزی دەریایی وڵات ئاهەنگەکان پێشکەش کرد و لیگرین وودیش گۆرانی خوا ئەمریکای بە پارێزەی خوێند. پێش گوتاری سەرۆک چەندین گوتار و موزیکی زۆریش پێشکەش کرا. دەنجی ئەمریکا دەگەڵ چەندین بەشداری بەڕەچەڵک و تەمەنی جیاواز قسەی کرد
ئەوانەی کە لە ئایالەتەکانی دیکە ڕاهات بوون. سامۆرتی و ئەوبوو شێخ مەسووسا خەڵکی مۆمبای هیندستان لە ماوەی 5 ساڵی ڕابردوو لە ئەمریکا ژیاون. زۆرێک لە شتەکان منیان سەرسام کردو و زیاتر ئاشنای مێژووی ئەمریکا دەبن. حەز دەکەم ساڵێکی تایبەتە. هەردووکمان ژیانمان لێرە لە واشنگتن دەست پێ کردووە و زۆر سەرنجڕاکێشە بەشداری هەموو بۆنەکان بکەین. مەنگۆلیا لاڤلاند تەمەندە ساڵی وێڕای بنەماڵەکەی لە کەناری ڕۆژاوای پاڵمی فلۆریدا ڕاهاتوون بەشداری لە بۆنەکاندا بکەن. شاگەشکە بووم کە سەرۆک ترەمپ دەبینم و سواری چەرکۆفەڵێکیش دەبم. ڤانێسا خەڵکی ئایالەتی لویزیانا کە بۆ بۆنەی کۆتایی خوێندنی کوڕەکەی لە واشنگتنی پایتەخت بوو گوتی نەدەکرا بەشداری پێشانگاکە نەبێت و دەبینێت کە جەماوەر زۆر وروژاون. ئەڵبەت پێم خۆشە توانین سەرۆک لێرە ببین و هەرویستم لە یادی 250 ساڵە لێرە لە واشنگتن ئامادە بم. سەرۆک ترامپ لە کۆتایی بۆنەیە و شەو لە گوتارەکەیدا گوتی ئەم بۆنەیە دەستپێکی یەکێک لە هەرە بۆنە لە بیر نەکراوەکانی ڕۆژی سربەخۆییە کە وڵات تا ئێستا بینی بێتی. بەڵێ ئازیزان ئەم بۆنەی کە ئێستا باسمان کرد ئەوەی کە ئێستا ئێمە لێرەین سڵوت و ئەمریکا ئەمە شتێکی با بڵێن نوێ نییە یان سڵاو لە ئەمریکا ئەمە شتێکی نوێ نیە. سەرەتا ئەم بۆنەیە لە ساڵی 2019 لە دەمی یەکەم خولی سەرۆکایەتی سەرۆک ترامپدا ئەمە بە شێوەیەکی تر باسکرا بوو سیروان ئەم بۆنە یعنی ئەنجام درابوو بەڵام ئەم ساڵ گەورەترە بە بەراورد لەگەڵ ساڵەکانی تر تەنها جیاوازەکەیەوەی گەورەترە گینا ئەو کاتەش هەر لێرەوە نمایشێکی گەورە کرا لە ساڵی 2019 ڕاستەوەی چاغی دەست پێ کرد هێرۆ ئیسال گەلێک تشتێن باڵکێ شپێوی مەسەلا یاریێن ئاگری گۆتە بەحساوی کرد و دۆرا چل خولەکان درێژ بکە هەروها و فرۆکا ئێرفۆرس 1 فرۆکا سەرۆکاتیە یانوو وێژ بۆ جارێکێ وەرە نیشاندان وەکو بەشێک ژوان چالاکیێن بۆ دەوێت فڕۆکەی جۆری 1940 بۆین کە لەلایەن قەتەرەوە بە دیاری دراوە بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەمەش بەشێکی ترێکە بۆ ئەمڕۆ یەکەم جار بووە پێشکەش کراوە. ئازیزان ئێمە هەروەکو ئاماژەمان پێکردووە کۆمەڵێک ئاهەنگ هەیە کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر هەیە لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا بمێننەوە لەگەڵتاندا دەمین و ئەم شەویش جارێکی تر بەرنامێکی ترتان پێشکەش دەکەین ئێستاش لەگەڵماندا بمێننەوە بابەتی زۆر زیاترمان ماوە کە بۆتان باسکەین. بەڵێ ئازیزان هەروەکو ئاماژەمان پێکردووە ئێستا جەخت لەسەر فڕۆکەکان و جۆرەکانی فڕۆکەکانەکەینەوە. جا هاوکارمان سۆران خاتری لەگەڵماندایە سۆران باسی جۆرەکانی ئەو فڕۆکانەمان بۆ دەکات کە ئەمڕۆ لەم نمایشەدا پێشکەش کراون. سۆرانم کاتت باشماندوو نەبی. سپاس هێرۆم کاتت باش. نمایشە سەربازیەکانی 250مین ساڵیادی سربەخۆی ئەمریکا ئەوە تقریبان 3 ساعاتێکە دەستی پێکردووە لە سعات 1:14 دقەوە بەکاتی خۆرهەڵاتی ئەمریکا بەکاتی واشنگتن پایتەختی ئەمریکا ئەم نمایشانە دەستی پێکردووە. دەیان جۆر فڕۆکە هەلیکۆپتر لە ئەم نمایشە بەشدارن لە سعات یەکەوە کە دەستی پێکردووە لە هەلیکۆپتەرەوە دەستی پێکرد ئەو هەلیکۆپتەرانەیە کە تایبەتن بە چاودێری و هەروەها چاودێری گواستنەوەی هێز بەشدار بوون پاشان فڕۆکەکانی گواستنەوەی هێز و یا سوتە بۆ ئەو فڕۆکانەیە کە تایبەتن بۆ گواستنەوەی سوتەمەنی و گواستنەوەی هێز بەکارهێنان نمایشی خۆیان ئەنجامدا. پاش ئەوە هاتنە سەر فڕۆکە شەڕکەرەکانی ئەمریکا کە نمایشەکانیان ئەنجامدا لەوانەیە فڕۆکەی F-35 بوو F-16 بوو F-15 بوو هەروە F-18 نمایشەکانی خۆیان ئەنجامدا. دەزانین زۆربەی ئەم فڕۆکانە لە کاتی ئۆپراسیۆنە سەربازیەکەی ئەمریکا بۆ سەر حکوومەتی ئێران
بەشدار بوون یەک لەوانەکە لە ئەم یەک لەو مەراسمانەکە نمایشترا نمایشی گواستنەوەی سەرۆکی ئەمریکا بوو کە هەلیکۆپتەرێکە ناسراوە بە مەرینوان لەو مەراسمەدا بەشداری کرد سعات 39 خولەک ئەوە چەکدارانی هێزی دەریایی ئەمریکا نمایشەکانی خۆیان بەڕێوە بردیەکی لەوانە کە ئەم نمایشێ ئەنجامدا هەلیکۆپتەری AH-1Z ڤایپەر بوو کە یەکێ لە پێشکەوتوترین هەلیکۆپتەرەکانی دەناسرێت لەناو بۆ ئەرتکا سوپای ئەمریکا هەیەی لە ساڵی 2002 سوپای ئەمریکا ئەم هەلیکۆپتەرە بەکاردێنێەوە ئامانجی سەرەکیش لە بەکارهێنانی ئەم هەلیکۆپتەرە پاڵپشتی نزیک و هەروەها لە نێوبردننی هێزی دوژمنە لەسەر زەوی پاش ئەوە فڕۆکەیەک هەلیکۆپتەرێکی دیکە بە ناوی UH-1Y نمایشی ئەنجامدا کە ئەمیشێکی لە پێشکەوتوترین هەلیکۆپتەرەکانی ئەمریکا پێناسە دەکرێت لە ساڵی 2008ەوە ئارتەشی ئەمریکا بەکاری دێنێت ئەرکی سەرەکی ئەم هەلیکۆپترە جێبەجێکردن یا گواستنەوەی هێزەکانی ئەمریکای ئەوانەیە کە بریندارن و هەروەها ئسکۆرتی هێزەکانی سەرزەوی دەکات ئەم هەلیکۆپترە. یەکێکتر کە لەو هەلیکۆپتەرانێکە نمایشەکەی ئەنجامدا CH-50C بوو کە یەکێک لە گەورەترین و هەروەها بەهێزترین فڕۆکەکانی هەلیکۆپتەرەکانی بار هەڵگر و گواستنەوەی بار دەناسرێت لە ساڵی 1970 و ئەرتەشی ئەمریکا ئەم هەلیکۆپترە بەکاردێنێت دەتوانێت تا 16 تۆن بار بگوازێتەوە لە شوێنێک بۆ شوێنی دیکەوە دوای ئەوە یەکێ دیکە فڕۆکێکی دیکە بەناو هەر ئەم نوێ جیلی نوێ ئەم فڕۆکەیش بەناو CH-50C کینگ نمایشەکانی خۆی ئەنجامدا هەواپەیماکانی ئەو هەواپەیمانانەی کە تایبەتن بۆ ئەوەی کە سوتەمەنی بگەنن بە فڕۆکە شەڕکەرەکان بەشێکی سەرەکی لەم نمایشە نەبوون یەکێ لەوانەیە کەیسی 130J هەرکولوسە کە هەواپەیمای کە فڕۆکێکە تایبەتە بۆ ئەوەی کە سوتەمەنی بگەینێ بە فڕۆکەکانی دیکە بە تایبەت بە فڕۆکەی F-35B دەزانین F-35B یەکی لە پێشکەوتوترین فڕۆکەکانی کە سوپای ئەمریکا هەیەی و هەروەها خودی فڕۆکەی F-35B لە شێوازی لایتنینگ دووەکەی نمایشی ئەنجامدا ئەمە یەکێک لە پێشکەوتوترین فڕۆکەکانە کە سوپای ئەمریکا هەیەی لە ساڵی 2015ەوە بەکاری دێنێ لە گروپی فڕۆکەکانی F-35 ئەمە یەکێک لە ئەوانەیە چەندانە سیستەمی پێشکەوتوی هەیە وەکو ئەوەی کە دەتوانێت بە شێوازی ڕاستە و ڕاست هەڵسێتەوە یا بنیشێتەوە ئەمەش وای کردووە کە فڕۆکێکی زۆر گونجاو بێ بۆ ئەو کەشتیانەیە کە فڕۆکە هەڵدەگرن سعات 3:59 دیسان خولیکی دیکە لە ئەم نمایشانە دەستی پێکرد ئەویش بە ئەو هەلیکۆپتەرەکانی هێزی دەریایی ئەمریکا دەستیان پێکرد یەکێ لەوانە بە هەلیکۆپتەری MH-60R بوو کە تایبەتە بۆ هەلیکۆپترێکە تایبەتە بۆ ئەوەی کە ژێردەریایی لێ بدا و هەروە کەشتیەکان لەسەر دەریا لێبدا لە ساڵی 2006 و ئەم هەلیکۆپترە سوپای ئەمریکا بەکاری بێنی یەکێ لە ئەرکە سەرەکیەکانی ئەوەیە کە کەشتیەکان و یا ئەو بەلەمانەی کە زۆر بە خێرایی لەسەر ئەو دەڕۆن ئەم هەلیکۆپترە دەتوانێت لێ بدا. بەڵێ سۆران سپاس و ماندوو نەبی و هەوڵ بدە ئاو بخۆرەوە بڕۆ لە شوێنێکی سێبەر هەروەکو دەزانین کەش و هەوای واشنگتن ئێجگار گەرمە هەر سەلامەت بی سپاس دەکەین. سیروان سۆران باسی لەو هەلیکۆپتەرە کرد کە با بڵین مەرینوان ئێستا ئاماژەی بۆ کە یەک بەشێک بوو لە نمایشەکەی ئەمڕۆژ جا ئەوە بەلای ئێمەوە نامۆ نییە زۆر جار لە ئاسمانی واشنگتن تاکە شتێکە فڕۆکە ببینی ئەوەیە یان تاکە شتێکی با بڵین بفرێت بە ئاسمانە ئێرۆ لەها هێدی ئەزلدو خۆت بینم خەلک هێدی هەگەر تژی ببینە بزانم هەگەر تەماشەوان دبینن خەلک هێدی کۆم دبنج بەرگۆ هەم هەواژی هێنکتر دەبە و هەمژی هێتر بێدر بێت نزیکە بینەوە لە مەراسیمەکەی مەراسمی میوزیکەکە. بەڵێ ئێستا هێشتاوە
بله بینرین دنگ امریکا ام وی رومالا خویا تایبت به سالوگرا دستو پنجمین یا سرخبونا امریکا بردوام دکین گلی بینران یک جتشتین کو امریکا سر خوبی بلند که او کو دوان دستو پنجی سالان ده تکنولوژیا با آوایی که گله کی پیشکتی لامریکا هات کردن امریکا بو پیشنگا تکنولوژی و پیشکتنا تکنیکی بیواریده هم دواری تکنیکی و دواری داهنان دجی خبات لوالای آسمانی جی یک زحمتین هری برچاف این داهنان یک و بالا خلقی لسرانسری جهان دکشینه لامریکای کار و خبات آژانسا ناسا آژانسا والای آسمانی بتایبەت دقادا والهەیە هەلبەت بووە میناکە دەستکەفتێن دیرۆکی دا ji ئەرکا ئەپۆلۆ بگرە یان ساڵە 1960 دەماکۆ ئەمریکا گەهشت هەیڤێ جوێ بگرە حتا بە بەرنامەیە ئارتمس یا بەری چەند هەفتەیان ئیساڵ ساڵە 2026 دا پێکات دەربارەی وان پێشکەتنên ئاسمانی ئەم هەفکارێ مەمەریوان حەمە ئەڤ راپۆرت ئامادەکردیە. لە ئەمریکا تینوێتێکی سیر بۆ ئارەزووی زانین و داهێنان هەیە کە هەرگیز ناشکێنرێت. بۆ ماوەی 250 ساڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێی داهێنانەوە وەڵامی پرسیارە قورس و مەزنەکانی داوەتەوە لە داهێنانی یەکەم فڕۆکەوە تا دانانی یەکەم هەنگاو لەسەر مانگ ئەمریکا هەمیشە پێشەنگی داهێنان بووە. ئێستاش هەمان هاندەر و ئیرادە ئەمریکا و مرۆڤایەتی بۆ ئاسۆیەکی دوورتر و فراوانتر دەبن. لە ساڵی 1969دا جیهان بینەری ئاسمانگەرە ئەمریکیەکان بوون کە بۆ یەکەم جار لەسەر مانگ هەنگاویان نا. ئەوە سەرکەوتنێکی مەزنی داهێنان بوو کە بە کۆشش و تەکنەلۆژیای ئەو سەردەمە بنیادنرا بوو. ئەمڕۆ ئەو ساتە مێژوویە لێرە لە واشنگتن زیندووە بۆ ئەوەی بیرمان بخاتەوە کە چۆن ئەرکێکی مەزنیوە باوەڕی مرۆڤایەتی گۆڕیوە بۆ زیاتر داهێنان و گەڕان بە بۆشایی ئاسماندا. ئێستا لە ئەرکێکی گەورەتردا پرۆژەی ئارتمس ئامانجی ئەوەیە مرۆڤ بگەڕێنێتەوە سەر مانگ، بەڵام ئەم جارە تەنها بۆ سەردان نا بەڵکو بۆمانەوە. بۆ ئەمە بەستە ناسا بەهێزترین موشکی لە مێژووی مرۆڤایەتیدا دروست کردووە کە ئاسمانگەڕان لە هەموو کات زیاتر لە گۆی زەوی دوور دەخاتەوە. ئێمە لێرە لە بەردەم نمونەیەک لە جلوبەرگی ئاسمانگەڕان وەستاوین کە لەلایەن یەکێتی سۆڤیەت و ئەمریکاوە بەرهەم هێنراون. هەزاران ئەندازیار و تەکنیککار کار دەکەن بۆ داهێنانی نوێ. ئەمەش ئاماژەیەکە بۆ تایبەتمەندیەکی ئەمریکا کە هەمیشە ڕێگا دەدۆزێتەوە بۆ ئەوەی داهێنانی باشتر بکەین. بەڵام ئەم سەردەمە نوێیە لە داهێنانی ناسا جیاوازە. ئەمڕۆ بزوێنەری داهێنانی ئەمریکا زۆرتر لە ڕێی کاری هاوبەشی نێوان کەرتی گشتی و تایبەتەوەیە. ناسا دیدگا و ئاراستەکە دیاری دەکات و کۆمپانیا تایبەتیەکان تەکنەلۆژیا بەرهەم دەهێنن. هەردووکیان پێکەوە دۆزینەوەی زانستی و داهێنان بە خێراترین و کاراترین شێواز بەرهەم دێنن. هەر لە دروستکردنی ئاسمانگەڕ بۆ نیشتنەوە لەسەر ڕووی مانگ تا جلوبەرگی تایبەتینەوەی داهاتووی ئاسمانگەڕان ئەم هاوبەشیە هەموو ئەو هەمرازانە دروست دەکات کە ئاسمانگەڕان دەباتەوە بۆ سەرڕووی مانگ و پاشانیش بۆ سەر هەساری مەریخ. ناسا ئێستا شێوازێکی نوێی بۆ کارکردن داناوە بە ئامانجی ئەوەی ژینگەیەک دروست بکات کە تێیدا کۆمپانیا تایبەتەکان بتوانن بەویستی خۆیان بچنە ناو بوارەکانی دۆزینەوە و داهێنان. ئەمڕۆ گەشتی ئاسمانی کەرتی تایبەتیمان هەیە کە گەشتیاران دەبنە لێواری بۆشایی ئاسمان. لەوانەیە لە داهاتوودا گەشتی کەرتی تایبەت هەبن کە خەڵک ببەنە سەر مانگ. سوودەکانی گەشتی بۆشایی ئاسمان تەنها لە بازنەی زەوی ناوەستنەوە. ئەو تەکنۆلۆژیانەی کە بۆ بۆشایی ئاسمان دروستکراون سوودیان بۆ مرۆڤایەتی لەسەر زەوی هەیە، هەر لە داهێنانی پزیشکیەوە تا هۆیەکانی پەیوەندی و چاودێریکردنی کەش و هەوا. ڕەنگە گەورەترین کاریگەری گڕوتینی داهێنانی ئەمریکا بریتی بێت لە بەخشینی ئیلهام و هاندانی ئارەزووی زانین لە نێونەوەی داهاتووی زانایان و ئەندازیاران و داهێنەراندا. لەبەرەوەی ئەم گەشتە و ئەم تینوێتیە بۆ زانین هێشتا کۆتایی نەهاتووە، مانگ تەنها دەستپێکی ئەرکێکی زۆر مەزنتری داهاتووە.
ئەوەی من لە ڕابردوودا بینیومە ئەوەیە کە کاتێک ئەم تەکنۆلۆژیا نوێیانە دروست دەکرێن و بەکاردەهێنرێن ژیانمان بە شێوەیەک دەگۆڕن کە پێشتر پێشبینیمان نەکردووە. ناتوانین بە تەواوی پێشبینی گۆڕانکاریەکانی داهاتوو بکەین، بەڵام دڵنیاین لەوەی کە کاریگەریەکەیان ژیانمان بە شێوەیەک دەگۆڕن کە هەرگیز بە خەیاڵماندا نەهاتوون. لە کاتێکدا کە ئەمریکا یادی 250 ساڵی دامەزراندنی دەکاتەوە، میرات و گوڕ و تینی زانین بەردەوامە لە پێشەنگیکردن لە داهێنان و ڕێبەریکردنی گەشتەکانی داهاتووی مرۆڤایەتی بۆ دوورترین بۆشایی ئاسمان. مەریوان حەمە، دەنگی ئەمریکا، واشنگتن. بله هلو ام نکارن به برنامه داوی بکن بیگو بحثا جامعه جهانی بکن شبر یک سدمه او کو جامعه جهانی لامریکا چه دبه البته دنگ هین برنامه یعنی مایش آسمانی هیچ بردوام دکه بلکی بینر جهد ددن و اونها با اوای کی زندگی یعنی چالکی بردوام دبن هرو ایروکی چی آری هبون به جامعه جهانی مغرب و کانادا باش تاروان کراو بو سرکوتنی مغرب بلاتوا نه یعنی از وقت کسی که چافدر کو شو پیدم من دیدید لجبر کو کانادا یک جمیواندارن و پالوانیا جامعه جهانی گله کاد گوتن بلکی او یک به هاندار تفیکو گیم لامریکا چه بوله دی سی جی بالکیشو 3-0 3 برابر باستید انجام کرد برام راکش ببینرانی عزیزم اشتکان پی بلم لیره اما برگا و کاتک اهاتین بو ایرا زور گرم بو یعنی جاری وابو موبایل کان امریکا لباکان لبر گرما اکوجانو بلام سیروان هر اوا هر سری برپی خوشی ناکر لبری لکاتی یاری که اهات بو سری انجام کانی او یاری وقتی جارك يجي اسكتبا ما نهر مولود كر وقتی اسكتبا ما بهر حال كيف ما هات برجو او انجام بدلمو بو براستي هيرو وكي دنجي اف جامعه جهانی باشه سیروان استا یعنی اما پاش ماوی کی زور امریکا گشتو تا قوناغک که او قوناغه گ تیمک بدوره ابي بچته دروا یاری ده هاتوی امریکا لگل بلژیکا ابي ام یاریا روجی دوشمه اکری یعنی یاری کی زور بابلین گرینگا لگل بلژیکا انجامی ادات بابزانین لو کاته چونه به بلا مگر هر وکو نمایشی انفروکانه به امریکا وکو او به هزکی لویش درخات او که استا دنگ لدول یاز باورد کنت هم لپش ماشي وهم جي لسر اكرارين اگر هر وكو افريقيا بهزي امريكاني شام داو بيغمان لويش تيمي امريكا سركوتن بدسين از تشراستم كو امريكا براستي و بيجي جاپونا تيمي كي براستي تيمي كي باجبون حتى اسا زور باش هاتون شوازي ياري كردن يان زورا هنگاونانن بو گول کردنی زیاتر بلکو زیاتر لوا هنگاونن کبرگریب کنو نهلن گول یان لبکری یعنی حتی است زور باشه نویانه جاهی وادارین هراوا بروا بله هیرو جبو و کی اف سالیادا 205 یا سرخبونا امریکا ددمک تایبت تیج برگو جامعه جهانی جی لامریکا چده و تیم امریکی وقت گود گهشتی آستن بلن بله جواب روین سری راپورتی کش پین که سینان تونجرمیر بومانی آماده کردوا سبارت با یاریکانی جامعه جهانی کردوا وەک هەموو یالەتندن نیوجۆرزیژی ji bo 4 of July û di heman demê de ji bo Kupaya Cîhanê ya îsal xwediyê coşek mezin e. Ji ber ku Kupaya Cîhanê îsal li ser axa Amerîkayê tê lîstin û tîma neteweyî ya Amerîkayê hên jî di turnûwayê de ciyê xwe diparêze. Heta niha Amerîkayê piraniya maçên xwe bi serkeftî bi dest xistiye û derbasî gera 16 bûye. Zehmetek ku mirovê tesadüfê nebîne ku di dema welat salvegera serxwebûna xwe ya 205 pîroz dike. Di vê çarçoveyê de di nav pîrozbahiyan de me ji Amerîkiyan pirsî ka ew çixas taybet û kelecanin li ser vê yekê û ew ji tîma xwe şeyevî dikin. Belê ez pir kêlecanim ji bo Cama Cîhanê û Amerîka dibe di 105 salî. Ew pir taybet e ji ber ku Amerîka dibe di 150 salî. Di 150 saliyeke mezin û handan li vir e. Ez mamosteyê dîrokê me û ez ji Amerîkayê hez dikim. Ev salvegera me ya 205 û hêvî dikim ku ji sala 1930 û vir ve û ê bibe cara yekem anko
ساڵ 1930 جارا یەکێ جاما جیهانê li dar ket û Amerîka di rêza sêyem de cihgirt. Ez pêşbînî dikim ku em ê îsal bi ser bikevin. Wekî din jî rastiye ve ku turnuva li Amerîkayê tê lidarxistin û bi salvegera serxwebûnê re hewdem e. Atmosfera pîrozbahiyan jî bi rastî taybetin û hêvî jî zêde ne. Ango Amerîkî Kupaya Cîhanê ji bo salvegera xwe daxwaz dikin ji tîma xwe. Ez wasa difikirim ku ev derfe dibe hempayê ji bo salvegera 205-mîn. Ew ê bi ser bikevin, em ê berdewam bikin. Hestê min pir xweş e. Ez bi rastî hêvî dikim ku îsal serkeftineke mezin ji bo me bîne. Ez pir kêfxweşim ku ez dikarim di çarê tîmehî de li vir piştgiriyê bidim tîma xwe ya Amerîkayê. Ev salvegera 205-mîn dê pir balkêş be. Ji bo gelek kesên ku me bi wan re axivî serkeftina Amerîkayê dê ji çîrokek futbolê bêtir be. Ango ew ê beşek taybet ya vê pîrozbahiyê be ya salvegera 205-mîn. Çarî têrmehê tê wateya lêstikên agirî, sorospî û şîn ji bo welat baş e. Ji bo wekheviyê baş e. Divê Amerîka ser bikeve. Rojbûna 205-mîna Amerîkayê mareyeke çêtir heye ku mirov rojbûnê bi cama cîhanê re pîroz bike. Ji bo tîmek ku bi serkeftî derbasê gera şansdan bûyîn û li ser axa xwe futbol lêîstin tiştekî taybet e. Lê dema ku ev di sala serxwebûnê ya 205-yan da pêk tê vî yekê bêguman taybettir dike. Amerîkiyên ku me bi wan re axivî baveriya xwe ya tevahî bi tîma xwe anîn ziman. Her çend divê em heta 19 tîrmehê ji bo fînalê rawestin jî Amerîkî ji niha ve amade xuya dikin. Sinan Tunçdemîr, Dengê Amerîka, New Jersey. بله گلی بینران او جی راپورتک تایبت و گریدانا جامعه جهانی ای سالو تایبت مندیاوی به سالیادا بله سالیادا بلام دنگی فروککل گل دنگی موزیککل پشت منوا هموی تکل بو هیوادارین بیستران من بباشی جوان لیمان بیل استایا لهرو براستیجی او جی نمایشه که سرنج راکش نهاد تشتکون نهال بله اوی که استای بینین بله او نمایشێکی زۆر سەرنجڕاکێشە جا ڕاستە ئێستا لە شاشەکەەوە ئاوا لەوێ دیارە بەڵام ینی ئەو فڕۆکانە بە جۆرێک نمایشەکەن کاتێکە لی دەڕوانی بەڕاستی زۆر سەرنجڕاکێش و جوانە ینی بە ئاسمانی واشنگتن یان خەڵکێکی زۆر بێجگە لە وتاری سەرۆک بەڕاستی ئەمەش بەشێکی سەرەکیە لەوەی کە وای کادن دەرباس بوو ئەز نزانم چی هێرۆیە بەس ئەو ژی یەک جوان بوو ناگۆل ئەمانە فڕۆکە جەنگیەکانی ئەمریکان F-35 ئەویان ئەو جۆرە باو دەبینین کە هەمووی لی دەڕوانێ و وێنەیان ئەگرێن لە نزیکەوە بەڕاستی شتێکی زۆر جوان بوویان هەر ئەم دیمەنانە لە مێشکی خەڵک ئەمێنێ بە تایبەتی مناڵ تۆ بینی سیروان کاتێککە گەورەشە بن لەوانەیە هەر لە مێشکیان بمێنێ جارێکیان ئێمە لە 250 ساڵە کاتێککە بەشداریمان کردبوو هەرچەنە گەرم بوو گەرماکەیان بیر نامێنێ بەڵام دیمەنە جوانەکانیان خەڵکی ورژی بێژن هێرۆ ینی هەر یەکش بۆ سەدەمەکێت هەنێک تێژ بۆ گۆهداریا گۆتارە سەرۆک بکەن هەنێک تێنج بۆ کۆ لەوان نمایشی ئاسمانی تەماشا بکەن هەنێک تێنج بۆ ینی هەنێک چالاکیان دن هەنە چالاکیان وەرزشی هەنە ینی گەلێک چالاکی هەنێک و هەر یەک و چالاکی با بڵین یاری ئاگرینەکانیش سیروان ئەمەش بەشێکی ترە جا ئەو یاری ئاگرینانە من ئەمێ بزانم ینی بە بینەرانی ڕابگەێنم لێرەوە ینی وەکو زانیاریەک ئەمە لەریتێکی با بڵین کۆنی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە تەنانەت لە یەکەم با بڵین ساڵیادی سربەخۆیی ئەمریکا لە یەکەم ساڵیادی کاتێکە لە فلادلفیا ئەو کاتە ئەنجام درابوو ئەم یاری ئاگرینانە کرابوو لەو کاتە بەڵام ئەو کاتە بە شێوەیەکی هەندێک جیاواز کرابوو بێگومان بەم شێوەیە نەبووە بچووکتر بۆ بەڵام لەو کاتەشە هەر تەقە کراوە هەر با بڵین بە شێوەیەک یاد کراوەتەوە کە لەگەڵ ئەوەی ئێستا زۆر لای نەداوە لە نەریتەکە بە هەمان شێوەیە بەڵام شێوازەکە گۆڕاوە چونکە لەگەڵ گۆڕانکاری سەردەم شتەکان جوانتر ئەبێ یاریەکان جوانتر ئەبێ با بڵین خەڵکی زیاتر دەتوانێت خۆیان بگەێنە بەهۆی وەکتەژی گوتی ئاگاهیەک گرینگە ئەوەکو ئەv پیرۆزباهیان سەرەکی
کو لواشنطن پایتخت نهر قبل واشنطن لكويدا كوكتوبر اللي فيلادلفيا داس بيكر حتى صالح حزار وهيسدي ثاني بوجارة كي هات واشنطن وجويت شاغد اف ناريتا بقى كي بردوام صالح سيروان بوي يعني او شوێنانش کە گرنگیکی زۆریان پێ ئەدرێ لەم ڕۆژەیە بێجگە لە واشنطن کە پایتەختی وڵاتەی گرتوەکانی ئەمریکا شاری نیویۆرک شارێکی سەرەکیە لە وڵاتەی گرتوەکانی ئەمریکا و هەروەها فلادلفیاش گرنگیکی زۆری پێدرێت چونکە یەکەم پایتەختی وڵاتەی گرتوەکانی ئەمریکا ساڵانە خەڵکی ئاسایی با بڵێن نەک هەر ماڵباتێک بەگشتی زیاتر لە $1 ملیار ئەمریکایەکان ساڵانە لەم بۆنەیەدا بە یاری ئاگرینەکان دەدەن کە لە ماڵەکانی خۆیانە یاری ئاگرینی بچووک با بڵێن بەو جەژنە یاریەکان ئەنجام دەدەن بەلە هێرۆ vەیەکێکیم گشتن داویا وی بەشێ ڕۆمەڵە خۆیان تایبەت یا بەسەرخۆبوونا ئەمریکا یا ساڵیادا 25مین هەلبەت و بەرنامەیە ئەمە پشتی چەندەم ژمێران جارەکەدن بەردەوام بک باوەیەکی زندی لەسەر هەموو پلاتفۆرمێن بەشێ کوردی هەڵمانجی و سۆرانی و بەردەوام بکەن لەگەڵماندا بمێنن و جارێ کاتێکی خۆش سلااو ڕێز